هاوڕێیانی ئەزیز سڵاوی گەرم و ئێوارەتان باش کامەرانم ئەتوانم ئێوارەیەش لە دەستپێکی هەفتەیەکی تازەدا بە ئێوەی ئەزیز شاد بمەوە. بابەتیم ئێوارەیەمان تایبەتە بە خوێندنەوە. ئەگەر قسەکەمان نەبێتە قسەیەکی تەقلیدی، خوێندنەوە هۆکارێکی زۆر گرنگە بۆ فراوانبوونی ئاستی تاک، فراوانبوونی بیرۆکەکانی و بەشداریکردنی لە تەواوی کایەکانی ژیانی خۆیدا. بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو تەوەرەیە و بابزانین گەنجان تا چەند بەرپرسیارن لە کاڵبوونەوەی ئاستی خوێندنەوە و سایتە کۆمەڵایەتیەکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند هۆکارێکی گرنگ بوون بۆ کەمبوونەوەی خوێندنەوە وەکو کتێب. هەموومانە پرسیارن و ئاڕاستەی زێبەڕێزی ئەکەینەوەنیش کاک هەژار مەجید بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری ئەندێشە و خات و شیرین کەریم ئەنجامی ڕێکخراوی فاوندیشن و کاک خالید سلێمان نووسەر و ڕۆژنامەنووس. بەخێرهاتن یارسێکتانەکەین. کاک هەژار، پرسیاری یەکەمان لە بەڕێستانە وەکو بەرپرسی ناوەندی ڕۆشنبیری ئەندێشە وەکو گەورەترین خاوەنی گەورەترین کتێبخانە لە هەموو کوردستانە، ئاستی تاک بە تایبەتی گەنجان بۆ خوێندنەوە لە چه ئاستێکە ئابینی؟ ئایا خوێندنەوە گەیشتۆتە قەیران لە ئێستادا؟ هەر لە سەرتاوە لەگەڵ ئەو پرسیارە نیم وەکو خوێندنەوە لە قەیرانە بێت. دەمێکە پرسیارە ئەکرێت و زۆر جار لە زۆر بەرنامەیان پرسیارە کراوە، بەس من وای نابینم خوێندنەوە لە قەیرانە بێت. بەڵکو یانە کۆمەڵە فاکتەری پێویستە بۆ گەشە پێدانی خوێندنەوە هەیە، بەس پێویستی بە گەشە پێدانێکی زۆر زیاتر هەیە. شەپۆلێکی خوێندنەوە دەستی پێکردو. خۆی خوێندنەوە ئەزای لە شوێنێکا دروستە بێت کە تۆ ململانی مانەوەی ژیان نەکەیت. ئێمە لە کوردستان تا 2023 ئەگەر بیرمان نەچوو بێت، چون کورد تۆزێک زاکرێ زعیفە لە ماز و بیرەچێت، ململانی مانەوەمان کردو لە ژیانە. تۆ لە کاتێکا کە تۆ ململانی مانەوەیەکە لە ژیانە ناتوانانی خوێندنەوە بکەی بە کولتورێکی عام و کولتورێکی گشتگیر. بەس لە دوای 2023 کە ئەو ڕەفاهە دروست بووە و ئاسایشە دروست بووە، ئەو خۆشگوزەرانیە دروست بووە، پەرەسەندنێکی زیاتری بەخۆیەوە بینیوە خوێندنەوە. کاک هەژار، دەتوانی ڕوونتری بکەیتەوە بۆچی خەڵکی ئێستا بە تایبەتی وەکو تەرکیزت کردە سەر کورد خوێندنەوە بۆمانەوە بەردەوامبوون لە ژیان زیاتر گرنگی پێیە، نەک فراوانبوونی بیرۆکە ئەو شتانەیە لە هەموو شوێنێکە؟ بۆچی بۆ بەردەوامبوون بۆ ژیان؟ مەبەستم ئەوە نەبوو کە بۆ بەردەوامبوون بە ژیان پێویستە، بەس ئێمە پێویستمان بەوە بوو ژیانی خۆمان بپارێزین، بۆیە هەندێک جار نەمان پەرژاوەتە سەر خوێندنەوە. یعنی یەکێک لە هۆکارەکانی کە ئێمە دوورخست بووە لە خوێندنەوە، خۆی خوێندنەوە ئەسا کولتورێکی شەرقی نییە. وڵاتانی شەرقی هەمووی گیرۆدەن بەدەست نەخوێنەواریەوە، گیرۆدەن بەدەست نەبوونی کولتوری خوێندنەوەەوە. ئەمە پەیوەندی بە کوردستانەوە یان مەسەلەن وڵاتێکی ترەوە نیە، لە ئێرانیش بە هەمان شێوەیە، لە تورکیاش بە هەمان شێوەیە، لە وڵاتانی عەرەبیش بە هەمان شێوەیە، لە پاکستان و ئەفغانستانیش بە هەمان شێوەیە. خوێندنەوە کولتورێکە لە غەربەوە سەری هەڵاوە، کەمتر لە شەرقا بووە. ئەگەر ئەوەشی کە لە شەرقا پێگەیشتووە، چ لە فەلسەفەیە، چ لە توبیا، چ لە نازانم ئەستێرە ناسیە، نخبەیەک پێگەیاندووە. ئەگەنا عامی کۆمەڵگا عامێکی نەخوێنەوارە. خوێنەواری ئەوە نیە تەنها بزانێت ناوی خۆی بنووسێت، یانە عامی کۆمەڵگا ئەو کەسە بووە کە نەچووە بە دوای کتێبە، بەڵام ئەتوانیت تۆ لە بە دروستکردنی کولتورێکی نوێ لە ژیانێکی ئارامترا ئەتوانی پەرە بەم کولتورە بیت، نەک ئەوەی کە مەبەستم ئەوە بوو ئێمە پێویستمان بەوە بوو بژین، ململانی ژیانمان کرد، بۆیە زۆر جار نەمان پەرژاوەتە سەر خوێندنەوە، بەس لەگەڵ ئەوەشا خوێندنەوە نەوەستاوە. ڕاستە ئێمە نەمان پەرژاوەتە سەر خوێندنەوە، کۆمەڵگەی کوردی نەی پەرژاوەتە سەر خوێندنەوە، کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە ئێستاشی لەگەڵا بێت گەلێک نەخوێنەواری تایە، نەگەلێک تەنانە نازان ناوی خۆیان بنووسن، بەس ئەمە بەو مانایە نایە کە ئێمە یانە خوێندنەوە هەر باری کردووە لە وڵاتە، نەبووە. بووە بەس بەم شێوەیە کە ئێستا هەیە نییە. و من هەمیشەش خۆشببین بووم، هەمیشەش گەشتبین بووم بەوەی کە ڕۆژ بە ڕۆژ خوێندنەوە زیاتر ئەبێت و زیاتریش پەرەستێنێت. بەڵێ کاک هەژار، ینی زۆرینەی ڕای خەڵک گۆرگیراوە کە لە ساڵانی هەشتاکانە خوێنەر زیاتر بووە، خوێنەری کتێب، و خۆشت ئاماژەت بەوەدا کە خوێندنەوە لە ئێستادا لە قەیرانانیە. بەڵگە چییە بۆ ئەوەی کە لە قەیرانانیە؟ ئەو پرسیارە من هەمیشە لێم کراوە، یانە ئەزانی چۆن هەر کەسێک بەپێی ئەو زەمەنە مێژوویی کە تیان ژیاوە، بەپێی ئەو قۆناغە لە تەمەنی کە تیان ژیاوە، مەسەڵەن ناتوانین بەراوردیکەین بەیەکەوە. مەسەڵەن لە هەشتاکانە ساڵانە یەک کتێب دەرەچوو، ساڵانە دوو کتێب دەرەچوو، دە کتێب دەرەچوو، تامەزرۆ بوون بۆی. بەڵام ئێستا ڕۆژانە مەسەڵەن بۆ نمونە هەر ناوەندی ئەندێشە لە ساڵی 2015 کە هێشتا 3 مانگی تەواوی لێ تێنەپەڕیوە، 23 کتێبی چاپ کردو، بەس یەکێک لە ناوەندەکان. دەوەرە ئەگەر ناوەندەکانی تر سیرکەیت، ئەگەر دەستگاکانی چاوەڵامکردنی تر سیرکەیت، ئەو کاتە تەنەوع نەبوو. لە ساڵێکە دیوانی قاناع دەرەچوو هەمووی یەکێک وەکو هەستێکی شۆڕژگێڕی، وەکو تەحەدایەک لە بەرامبەر بەعسییان وت، مادام تۆ نایڵی ئێمە
بە کوردی قسە بکەین ئێمە نەخێر بە هەزاران دیوانی قانعکردین بۆ نمونە مثلا دیوانی گۆران ئەکردین بۆ نمونە مثلا بۆ نمونە شەوەسپیەکانی کاتە لەو باوەڕە دایمەنعکردن یا قەدەغەکردنی خوێندنەوە ببێتە چەکێکی باش بۆ خوێندنەوە عنی من لەگەڵەوەیان نیم کە لە هەشتاکانە خوێندنەوە زۆر زیاتر بوو بێ لە ئێستا بەس ئێمە وەکو تەحەدایەک ئەو کاتە خەڵک چووە کتێبی بەڵگە چیە بۆی خوێندنەوە لە قەیرانانیە بەڵگەکەم ئەوەیە کە ڕۆژانە ئێمە بە هەزاران کە سەردانمانەکات ڕۆژانە ئێمە توانین بڵێن هیچ ڕۆژێک نییە ئەندێشە کەوتە لە 300 کە سەردانی بکات بەئاس ئەو ژمارە زۆرێک کە خەڵک سەردانتانەکە بۆ خوێندنەوە بەشداریکردنی لە کۆڕە ڕۆشنبیری و فکریەکانە بەشداریکردنیان لە سیمینارەکانە چۆنە و بەشداریکردنیان لە بڕیاری کۆمەڵگەدا چۆنە چونکە خوێندنەوە ئەبێت وەکو کردارێک دەرئەنجامیشی هەبێت دەرئەنجامی باشی هەبێت ناتوانێت زوو بە بڕوای من ناکرێت زوو ئەمە لە ئاستی سەرەوەی کۆمەڵگای ڕنگ باتەوە وتم ئێمە جیلێکمان هەیە جیلێکە تازە پێئەکات خوێندنەوەی ئێمە ئێستا دەتوانم بڵێم لە کوردستانە خوێنەری زۆر پرۆفشناڵمان نییە ئەو خوێنەرانەی کە ئاماژەکانی پشت دەق بخوێنەوە بۆیە ناتوانن کاریگەری دروستکەن خوێندنەوە ئەبێ بە هۆی دروستبوونی نخبەیەک لە هیچ وڵاتێکی دنیاە نەبووە کە هەموو ئەوەی کە ئەخوێنێتەوە ببێ بە نخبە نابێ بە نخبە دەستە بژێرێکن نخبە لە پەنجەکانی دەستێ ناپەڕێن وڵاتێکی وەکو ئێرانە مەسەلەن بۆ نمونە هەزاران یانە سەدان ساڵە بە ڕووی غەربا کراوەتەوە لە زانکۆکانی ئەوروپا خوێندیوانێتەوە نخبەکانی ئەوانش لە پەنجەی دەستێ ناپەڕن کوردیش وردە خەریکە نخبەیەکی زۆر باشی پێ ئەگات بەس کولتوری خوێندنەوە کولتورێکە بە سەدان ساڵ دروست بێت کولتورێک نییە بە هەفتەیەک و 2 هەفتە و 3 هەفتە دروست بێت بە ساڵە دروست بێت بە 10 ساڵ دروست بێت یعنی ئەمە وردە کە ئەم نخمانە پێ ئەگەن وردە ئەتوانن کاریگەری لەسەر بڕیاری کۆمەڵگاش بکەن کاریگەری لەسەر بڕیاری سیاسەتیش بکەن کاریگەری لەسەر هەموو جنبەکانی کۆمەڵگا بکەن بەس ئەبێ ئەمە وردە ئەم کولتورە هێواش دروستە بێ ئەمە کولتورێک نییە بە شەو ڕۆژێک دروست بێت لەبەرەوەی خوێندنەوە خۆی بەشێکی سەرەکی نییە لە ژیان یانە پێداویستێکی سەرەکی ژیان نییە بۆیە تۆزە زەحمەتە دروستکردنی و خوێندنەوە خۆی ئیشێکی ئەتوانم بڵێم خۆشیش نییە ئەتوانم بڵێم ئیشێکی ناخۆشە تۆ دانیشتی 5-6 ساعت لەسەر کتێبێک ئەگەر کەسێک کە ڕانەهات بێبەوە ئیشێکی تااقەت پرۆچێنە بەس ئەوانەی کە ڕاهاتون ئەزانن دوایەوە وردە چێژوەرەگرن بۆیە تۆ ناتوانانی چاوەڕێ ئەمە بکەی کۆمەلگا هەموو خوێنەر بێت لە هیچ شوێنێکی دنیا کۆمەلگا هەمووی خوێنەر نییە بەس ئەتوانین پاڵ بەرەوە بنین کە زۆرینەی دوای کە چی بکەین بۆی گەنج بەگشتی و هەموو زۆرینەی چینەکانی کۆمەلگا چی بکەین بۆی کە خوێنەرمان زیاد بکە خات و شیرینی مەلای بەڕێزت زۆرینەی کات خانمان یاخود ئافرەتان بۆ تۆمەتبارەکرێن کە ئەوەندەی گرنگی بە ڕووکەشی خۆمان ئەین و ئەوەندە گرنگی بە جوانی و کەمالیاتەکانی خۆمانین کەمتر ئەخوێنینەوە کەمتر هەوڵی خۆدەوڵەمەندکردنی بیرۆکەکانی خۆمانین تا چەند خانمان لەم ڕۆوە گرفتیان هەیە ئەوەی ڕاستی بێ ئەمە وەکو تۆمەتێکە بەرامبەر بەژن من وای ئەبینم لەبەرەوەی ژن بتێونێتەوێ یعنی کۆمەڵێک ئەرکی لەسەرە ئیتر ئەوە وای کردووە کە ڕۆڵەکان بە جوانی لە خێزان و لە کۆمەڵگەدا دابەش نەکرێت بۆیە کە ژن کاتی کەمترە بۆ ئەوە کە بخوێنێتەوە ئەوەیە سەبەبەکەکینا وەکو تر یعنی خوێندنەوە هەر کەمە لە هەردوو ڕێگەزەکە لە ژن و لە پیاویش بەڵێ خات و شیرین بەڵام لە ئێستایا خانمان ئەرکیان کەمترا لەبەرەوەی زۆرینەی ئەرکەکان تەنیا لەسەر ژنین دابش کراوە لە نێوان ژن و پیاودا ئەرکەکانی سەرشانمان بەگشتی کەمترینە بێ خۆمان پەنجە بخێنە سەر برینەکان و دوجاریش خۆمان ئاسانکاریەکان بڵین ژیان ئێستا ئاسانترەوە کوجارانیە لە ڕووی مناڵ بەخێوکردنەوە لە ڕووی کارکردنەوە لە ڕووی دابشکردنی کارەکان لە نێوان ژن و پیاوە لە ڕووی ئاسانکارانی کە پیاو بۆ ژنەکەیەکات بۆ مێردەکەیەکای خودت خێزان بۆ کچەکانیانەکەن بەڵام هەست ناکەیت ئێستادا خانمان یاخود ژنان بە بەراورد بۆ ئاسانکاری ژیان هێشتا خوێندنەوەیان کەمە و ژن کەمتر خوێنێتەوە لە پیاو لەبەر ئەو هۆیانە لەگەڵ ئەوە شاوەکو کاگەژار باسی کرد خوێندنەوە لای ئێمە نەبووە بە کەلتور وەکو کە نەبووە بە کەلتور تۆزێکیش قورسە ئەنجا لەم کاتەیە بەڕاستی ئەم زۆرفەی کە کوردستان ئێستا خەریکە وردە کە بیر لەو شتانە ئەکاتەوە پێشتر هەروەکو بۆ ژیان و بۆ خۆپاراستن و ملەتی کورد هەروە بۆ یعنی بیرمان لەوە نەکردوتەوە بەڕاستی خوێندنەوەش لای ئێمە یعنی ئەو هەموو نەوع کتێبێک نەبووە و چوترە کتێبخانەکان زیاتر کتێبی شعر و ڕۆمان و ئەدەب و ئەو شتانە بووە کە نەوتوانیوە مەسەن لە وڵاتانە خەڵک لە شەمەنەفەرەکانە و لە پاس و لە میترۆکانە کتێبە خوێنێتەوە ئێمە ئەو کات و ئینەمان بۆ نەڕەخساوە یعنی شێوازی کۆمەڵگای ئێمە تۆزێ قورسە بتوانین هەمیشە ئەو مبارڕێرە بێنینەوە بۆ ئەوەی کە کۆمەڵگا تۆمەتبارکەین
نەخێڕوانی ئەنجان ئەبێت لە خۆیەوە دەست پێ بکە ئێستا من ئەڵێم بەژن ئەڵێم کاتی ئەوەیە کە ئێستا دەست بک بە خوێندن چونکە ئەو شەریحەیەکی زۆر کاریگەرە لە کۆمەلگایە لە خێزانە بۆیە ئەبێ دەست پێ بکات یعنی کاتی ئەوە هاتووە وەکو جەنابەت باست کرد کە ئێستا یعنی مبەڕێک نەماوە کە ئەو تەنها ئیشەکانی ئاسان بووە هەموو شتێک هەیە لە ماڵا ئەبێ ئەو کاتە یعنی داینات بۆ خوێندنەوە ئەو کاتیش چەندەها جۆری کتێب هەیە ئەگەر حەزی لە یەکێک لە جۆرەکان نەبێکرێ بگۆڕە بە جۆرێکی تر زۆر ڕاستە ئەو کاتێک کە ئەچنە بازار شتێکەکڕن با سەردانی کتێبخانەکانیش بکەن بزانن چی هەیە و چی نییە جاران ئێمە ڕۆشتین بۆ کتێبخانەکان بەڕاستی کە سەیری کتێبەکانمانە کرد یعنی هیچی ئەوە نەبوو کە باسی ئازارەکانی ژن بکایە باسی ئەوەی کە ژن ڕۆڵەکەی ئەبینێ و کە زۆر پێویستە بۆی بە ئەوەی تیانە بوو بەڵام ئێستاوان نییە بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک خالیت لە ساڵانی کۆندا ڕێژەی نەخوێندەواری لە کۆمەڵگەی کوردیدا زۆر بووە هەست ناکەیت ئەمە وای لێ کردووە کە ڕێگە نەدا بە خوێندنەوە ببێ بە کەڵتورێکی گەورە بۆ ئێمە ئەزانی شارەخان یەک نمونە دەستپێکەم ساڵی دوای دەستپێکردنی شۆڕشەکانی تونس کتێبێک هەر لەو دەمەیە کتێبێک بڵاوەوە بە ناوی چاوپێکەوتنی شارسانیتەکان ئەم کتێبە کتێبی بەحسێکی فەڕەنسیە بە ناوی ئێمانوێل تۆد باسی ڕێژەی خوێنەواریەکەمە بەسم خوێنەواری ئەوانەی کەوا پەیمانگا و زانکۆکان تەواوەکەن لە دنیای بەتایبەتی لە دنیای ئیسلامیە یانی لە جیهانی ئیسلامیە یەکێک لە وڵاتانی کە لە پێش هەموویەوەتی تەمان تونس یەکێکە لە وڵاتانی ڕێژەی خوێنەواری گەیشتوتە ئاسی لە ساڵ 94.6 لە کاتێکە ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتێکی وەک عێراق کە ئێمەش بەشێک بووینە لە عێراق لە ڕووی سیستەمی پەروەردە و لە ڕووی خوێندنەوە تا ئێستا ئێمە زۆر لە دوای من ژمارەیەکی دقیقم پێ نییە بۆ ڕێژەی نەخوێنەواری لە کوردستان و هەروە لە عێراقشە بەڵام ئەزانم ڕێژەیەکی زۆر لە دوای ئەو ڕێژەوەین کە لە تونسا هەیە کە لە ساڵ 94.6 کە ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە ئەو پرسیارەی کە جەناب دەکەی بڵێ پەیوەندیکی تون و تۆڵی هەیە بەوە ئێمە لە ناو کۆمەلگای بڵێن کوردەواریە زمانێک هەبووە زمانی حکایەت خوانی هەبووە یعنی یەکێک هەبووە حکایەتێکی خوێنوەتەوە بۆ کۆمەڵێک کەس بەڵام لێرە پرسیارە جەوهرێکە ئەوەیە ینی لە مەسلەی خوێنەوەیە تەنانەت ئەو کە کاتێک کۆمەلگای کوردی قۆناغێکیشی تێپەڕانوە قوتابخانە گەیشتوتە لادێکان خەڵک خوێنوێتی یان با بڵێن لە قۆناغێکە خەڵک بەرە و شارەکان کۆچی کردو و زیاتر شارەکان بوونەتە بۆ ئۆرەیەکی دیموگرافی لەو کاتەشە خوێندنەوە کاکەژار ئاماژەی بە شتێکە کە بە شتێکە ئەوە بەلای منەوە گرنگە چکێمە لە هەشتاکانە من خۆم بەبیری مێ لە هەشتاکانە من لە پەیمانگای هونەرە جوانەکان بووم ئەمان خوێندنەوە بۆ ئێمە تەنها ئەوە نەبوو ئێمە ببینە یعنی فەزایەکی زیاتر مەساحەیەکی زیاتر بۆ معریفە و بۆ زانیاری دروستکەین بە قەدەرەوەی تەحەدایەکی سیاسی هەبوو ئەو تەحەدا سیاسی وای لێ کردین کە ئێمە تۆ جاری وایە نیازێک هەبوو خولیایەکە بوو ئەو خولیا سیاسیەکە بوو وای لێ کردی تۆ مەسڵن بە دوای کتێبێکا بگەڕێیت تەنانەت کتێبەکەش لە چیا چاپەکرا بە هیچ لە ڕووی جوانکاریەوە هیچ جەمالێتێکی تیان نەبوو پیتەکان زۆر ورد بوون وێنەی تیان نەبوو دیزانی باش نەبوو بەڵام دانیشتین بە دیار مۆمێکەوە بە دیار چرایەکەوە کتێبەکەمان تەواوە کرد ئەمە تەحەدایەکی سیاسی بوو ئەمە خولیایەکی سیاسی بوو نیازێک هەبوو لە پشت خوێندنەوە بەڵام ئێستا ئێمە بەڕاستیە بێ و قۆناغە تێپەڕێنین باس لە کتێب بکەین وەک سناعەتێک باس لە کتێب بکەین وەک جەمالیەت باس لە کتێب بکەین وەک چێژ چونکە ئەمڕۆ لە دنیای کتێب دروستکردنە ئیتر هەر ئەوە نەماوە من کتێبێک دروستکەم هەر چۆنێک بێت خوێنەرەکە بیخوێنێتەوە نەخێر بنەبێ ئەبێت چۆن خواردنێکی بەلەزەت دروستەکەم هەموو شتێک لەگەڵ خواردنەکەیە پێشکەشەکەم لە قاپی جوانە لە قاپی پاکە لەگەڵ زەڵاتەیە لەگەڵ یعنی مقبلات ئەم هەموو شتانە یعنی لێرا شتێکە بیرەخەمەوە شارەخان من خۆم 10 ساڵ لە کەنەدا ژیاوم و بە زمانی فەڕەنسیشە خوێنمەوە یەکێک لە تەظاهورە سەقافیەکانی ناو شاری مۆنتریال کە ساڵۆنی پێڵێن ساڵۆن دی لیڤر یعنی پیشانگای کتێب هەموو ساڵێک ئەکرێتەوە هەرچی دەستگاکانی دنیا هەیە لەوە بەشداریەکەن لۆگۆی ساڵێکیان ساڵی 2005 چی بێ باشە قاپێکە کتێبێکی تایە لە تەنیشتەوە چەقۆیەک و فوخشێت ئەوەی چی بێڵێن
چەتاڵێک و چقۆیەک لە دەوروبەری کتێبەکە دانراوە و تەقدیمەکرێت کەواتە کتێب ژەمێکی خواردنە بەڵام ئەم ژەمە خواردنە چۆن ئێمە پێشکەشیەکەین لێرەیە جەوهری کتێب دروستکردن و جەوهری خوێندنەوە و طبعا لەگەڵ ئەمەش خاڵێکی تر هەیە کە ئەوە زۆر گرنگە بەلایمنەوە تەنها سنتەرەکان یان باوڵێن دەستگاکانی کتێب بڵاوکردنەوە گرنگ نین بۆ خوێندنەوە چونکە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە لە هەموو قوتابخانەیەکی سەرەتاییشە ئەبێ کتێبخانەیەک هەبێ چونکە هەموو خەڵکی کوردستان مەجای ئەوەی نییە لە شارباژێر و لە شارە زور و لە گەرمیانەوە بێن بۆ ئەندێشە لەوانەیە ئەندێشە بتوانێت سنتەرێک لە ڕانیە و سنتەرێک لە کەلار و سنتەرێک لە هەڵەبجەش بکاتەوە بەڵام ئێمە لەو دیوی هەڵەبجە و لەو دیوی ڕانیە و لەو دیوی کەلاریشەوە خەڵکمان هەیە کەواتە لێرە گرنگە ئێمە بیر لەوە بکەینەوە لە ناو سیستەمی پەروەردەیە ئێمە چۆن گرنگی بە خوێنەوە بین ئەمەش خاڵێکی ترە کە کا خالیت ئەو پرسیاری کە هەمیشاکرێ و زۆر کاتیش خۆمان نیوە یاخود ڕوبعێک لە وەڵامەکەیمان لایە ئاماژ لە خوێندنەوە چی ئەمانەوێت تەکمیلی و پرسیارە وەڵامەکەی ببیستین ئەزانی ئاماژ لە خوێندنەوە زۆر شتە من ناتوانم تەنها بڵێم وەرگرتنی زانیاریە من ناتوانم بڵێم تەنها فراوانکردنی مەساحەی معریفەیە خوێندنەوە هەندێک جار چێژە من چێژ لە خوێندنەوە بینم لێرە خاڵێک هەیە لە ناو دەستگاکانی بڵاوکردنەوەی کتێبە لە دنیای گرنگیکی زۆری پێدرێت ئەوش ئەوەیە بە پێی وەرز کتێب بڵاوکرێتەوە یعنی بۆ نمونە ئەم ڕۆمانە لەوانەیە بە کەڵکی هاوی نەیەت من بۆ هاوین بڵاوی ناکەمەوە لە زستانە بڵاوەکەمەوە یان ئەم ڕۆمانە ڕۆمانێکە مەسەلەن باسی خۆشەویستی و ڕۆمانێکی ڕۆمانسیە لەوانەیە من لە وەرزی بەهارە یان نەک لە وەرزی بەهارە لە وەرزەی کەواتر مۆزەفین چونکە کێ زیاتر خوێنەرە ئێمە باس لەم خاڵشکەین بەردەوام توێژی خوێنەر لە ناو کۆمەلگایە ئەو توێژەیە توێژە خوێنەرەکەی تر مامۆستایە مۆزەفە لە هەموو دامودەستگاکانە ئەو کاتی کە ئیجازەیان هەیە مەسلەن مانگێک دوومان ئیجازەیان هەیە یعنی مۆڵەتیان هەیە پشووی هاوینیان هەیە لەوانەیە لەم پشوویە من هەوڵم مەسلەن ڕۆمانێک خوێنەوە باشە خۆ لەم پشوویە من خۆم نایم ڕۆمانێکی کافکا بخوێنەوە چونکە ڕۆمانێکی کافکا دنیایەکی زۆر ئالۆزە و هەروەها نایم ڕۆمانێکی مەسلەن دەستۆیفسکی بخوێنەوە چونکە ئەوەش دیسانەوە دنیایەکی ئالۆزە نا من لەم کاتی هەوڵم ڕۆمانێکی تر بخوێنەوە ڕۆمانێک ئەوەی نییە بتوانم لەگەڵ ئەو کەش و هەوایی کە تایە ئەژیم لە مۆڵەتەکەمە لە پشووکەمە بۆیە یعنی کاتە ناتوانین وەڵامێکی زۆر دروست بین بۆ ئامانجی خوێنەوە فرەڕەهەندە یعنی بۆ چێژە بۆ فراوانکردنی مەساحی معریفەیە بۆ زانیاریە هەندێک جار بۆ زیادکردنی کەرەستەی لێکۆڵینەوە و لێکدانەوەیە مەسەن تۆ ڕۆژنامە نووسێک یان چاودێرێکی سیاسی یان با بڵێن کەسێکی سیاسی کتێبێک ئەخوێنێتەوە کتێبەکە خوێنێتەوە بۆی کەرەستەی زیاتر بێ بۆ لێکدانەوە بۆ لێکۆڵینەوە بۆ قسەکردن بۆ تێگەیشتن لە جیهان یعنی نمونە لەوانەیە باشترین نمونە لەم ڕۆوە ئەوە بێ شارەخان سەرۆک وەزیرانی کەنەدا ستیڤن هارپەر ڕاوێژکارێکی هەیە بەس بۆ خوێندنەوە هەموو هەفتەیەک بۆ ماوەی 35 دقه 40 دقه لە کۆتایی هەفتەیە لەگەڵێ دانشێ لە قاوە خواردنەوەیەکە باشە ئەو هەفتەیە باشترین کتێب چی بووە لە کەنەدا ئایا کتێبێکی ڕۆمانێک بووە کتێبێکی اقتصادی بووە کتێبێکی سیاسی بووە ئەو هەفتەیە کتێبەکە خوێنێتەوە اینجار کورتەی کتێبەکە لە لاپەڕەیەکە دوو لاپەڕە تەقدیمی سەرۆک وەزیران کە چونکە سەرۆک وەزیران توانای ئەوەی نییە ئەو هەموو شتە بخوێنێتەوە پێشکەشێکە ئەڵێ جەنابی سەرۆک وەزیران ئەمام کتێبەیە باشترین کتێبە ئەمەش کورتەکەیەتی و هەروەها لەو 35 دقەشە لەگەڵ قاوە خواردنەوەیەکە بۆی باسەکە باسی کتێبەکەی بۆەکە کەواتە لێرەیە ئەرکەکە چییە ئەرکەوەیە سەرۆک وەزیران ئاگای لە ڕووی کللتوریەوە لە وڵاتە چی هەیە چی نییە بەڵام لەوانەیە ئەگەر هاوڵاتێکی ئاسایی بێ من هەستکەم بڵێم وڵا من ڕۆمانی مەسلەن 84 جۆرج ئۆروێل جارێک خوێنمەتەوە بەڵام جارێکی ترێ خوێنمەوە بۆ چێژی خۆم یان بۆ زیاتر تێگەیشتن لەو جیانێکەوە ئۆروێل باسێکات بۆیە فرەڕەهەندە یانی بەڵێ دەستەکانت خۆش بێ کاکە ژاریە مۆلای بەڕێزت ئاستی خوێندنەوە لە نێوان بە پێوەی کە ئاگاییتان هەیە لە ژمارەی خوێنەر لە شارەکان لە شارە گەورەکان قەزا و ناحیەکان کامیان زیاترە کامیان ئاستی خوێنەریان زۆرترە هەڵبەتە بەپێی ئەو ئیمکاناتێک کە لە شارەکانە هەیە ئێمە باسی بکەین ئەمە خوانە خواستە نەبێ بە تاوانبارکردنی شارێکە خوێنەری کەمترە و ئەگەڕێتەوە بۆ ئەو ژینگەیەک ئەو شارە تیاژیاوە ئەو
جم و جۆڵە کولتوریە کە ئەم شارانەتی هاژیاوە هێند کۆمەڵی هۆکار هەیە ئەگەر ئێمە بەراوردی بکەین ئێمە سلێمانی خوێنەری لە هەموو شارەکانی تر زیاترە بە حکمی ئەو جم و جۆڵەی کە ئێمە تیا هەیە بەس سلێمانی لە کتێبی کوردیادا هەموو زیاترە بەس هەولێر لە کتێبی عەرەبیە خوێنەری زیاترە تۆ ناتوانانی ئەم دابەشکاریە بکەیت بەڵام ئەگەر بە عام حسابی بکەین بەڵێ ئێمە هەڵبەتمە بەسمان ژماری کتێب نییە ژماری خوێنەرە زین چۆن ئێمە لە کوردستان ئێمە ئامارێکی دقیقمان نییە ئێمە تازە لە ئەندێشە وردە خەریکە ئامارێک دروست دەکەین کە تقریبا لە مانگێکە کە ئێمە دەستمان پێ کردووە ژمارەی خوێنەرەکانی ئەندێشە 2000 تێپەڕاندووە لەماوەی یەک مانگدا بەڵێ ئەمە 2000 خوێنەر کە بەردەوام ڕۆژانە سەردانەکە نەک ئەوەی کە یەک جار دێت بە سوودفەیان ئێمە کردومانە بە بەرنامەیەک لە داهاتوە ئەمە تەسیرە باشەکانی دەرەکەوە کاریگەریە باشەکانی دەرەکەوە بۆ نمونە چە تەمەنێکن خەڵکی کام گەڕەکن کام شارن یعنی ئەمە توانین ئێمە لە داهاتوە لە 6 مانگی داهاتوە هەمووی بە ئامار ڕابگەێنین کام شارە کام گەڕەکە کام تەمەنە کام ڕەگەزە خوێنەری زیاترە مثلا بۆ نمونە هەستا ئەگەر نمونێکی بچووکە بمە ئێمە خوێنەرەکانمان لە بینی لە 180 خوێنەرەکانمان لە بینی تەمەنی 15 بۆ 25 ساڵە یعنی ئەمەیە وا ئەکات تۆ گەشببین بی بەداهاتوو یعنی خوێنەرێکە تەمەنەکەی لە 15 دەست پێەکە زیاترین خوێنەر تا ئەگاتە 25 ئەمە گەشببین دەکات کە ئێمە جیلێکی تازە نەوەیەکی تازە و نەوەیەکی خوێنەر و وریامان بەڕێوەیە یعنی ئەوەی کە من بەردەوام بە گەشببینی و باسیەکەم یەکێک لە هۆکارەکان ئەمەیە مەسە بۆ نمونە گەڕەکەکان ئێمە تا ئێستا لە ڕاپەڕین گەڕێکی ڕاپەڕین زیاترین خوێنەرمان هەیە ئەگەر چی ئێمە زۆر دووریشین لە ڕاپەڕینەوە بەس ئەمە واشمان پێڵێت کە ئەو گەڕەکانەی کە خەڵکی ناتوان نەک بڵێم هەژار بەس لە ڕووی داهاتەوە لە خوارتر زیاترە خوێنێتەوە مەسە دوای ئەوە بەکرە جوێ ئەتوانین ئەمە بە ئامار دقیق لە داهاتوە ڕای بگەین بەڵام لەبەرەوەی لەم کوردستان لەم وڵاتەی ئێمە ئەوەی بە هەیە کۆتایی دێ نییە یعنی هیچ ڕستەیەک نییە بە هەیە کۆتایی بێت ئامارە نییە جادێ نیە معاشە نیە کارەباین ئەنە هەمووی بە نیەت کۆتایی دێ ناتوانم ئامارێکە بڵم ئەنە بە فعلی بەکاری پۆزەتی کۆتایی پێ نایەت لە هیچ شوێنێکی ئەم وڵاتەیە ئێمە دەستگایەکمان نیە بەپێی ئامار ئیش بکات نە لە کتێبخانە نە لە کارەبایە نە لە ئاوا نە لە نەوتە هیچمان نیە بەپێی ئامار ئیش بکات ئەوەی هەش بێت تاوا دروست نییە ئەوەش هەست بێت تەخمینیە بەس ئێمە هەوڵمان ناوە لە ئێستا خەریکین لە بواری کتێبە ئەمە بە ئامار بکەین بەس ئێمە سەرکەوتونین لە مەشا بە تەنیا ناتوانین لەبەرەوەی تەنها ئەندێژە ئامارەکە ئەی کتێبخانەکانی کە ئەی شارەکانی کە بەڵام لەبەرەوەی گەورەترین کتێبخانەیە لە کوردستان ئەبێتە سەرچاوێکی دەوڵەمەندیش ئەتوانین ئێمە پشت بە یانە ئیش بکەین لەمانە مەسەڵ بۆ نمونە ئێمە بۆچیمانە ئەم ئامارەمان بۆچیە مەسەڵ کە ئێمە ئەڵێن ڕاپەڕین زیاترین خوێنەریتی هەیە سبەی دوو سبەی ئێمە بتوانین چالاکیەکمان ببینن گەڕێکی ڕاپەڕین یعنی وەکو سوپاسگوزاریەک بۆ هەموو خوێنەرەکە ئەو هەموو ڕێگایە ئەبڕۆن تا گەنە لای ئێمە سپاسێکیان کرد مەسەلەن بۆ نمونە لە شارەکانە پێنجوێ نەمە زیاترین خوێنەرمانەیە پێنجوێ شارێکی بچووکیشە زۆر دووریشە بەس دێتە ئەندێشە لێرە هینی هەیە دوای ئەوە بەسەن بۆ نمونە هەڵەبجەی ئەڵێن شەهید وەڵام من لەگەڵەوەیانی پارێزگای هەڵەبجە سنتەری پارێزگای هەڵەبجە زیاترین خوێنەرمان هەیە کەلار بە حکمی دووریەکەی خوێنەرێکی زۆر باشی تایە بەس دوورە بەس سەیسایە خوێنەری تایە متەسەورەکەی دوێنێ شتێکیان لە فەیسبووکە بۆ ئێمە ناردووە کوڕێک لە سەرتەکی بەمۆ من قەت تەسەورم نوێ کرد دێی سەرتەک خوێنەری تیا بێت بەس ڕسمی کتێبەکەی نردووە چوە بە گۆڵ ئەندێشەی نووسیوە زۆر شتی تر ئێمە ئەبێ پشت ببەستین بە ئامار ئەم وڵاتە لە بێ ئاماریە کەس نازانێت چی بکات بەرچاومان ڕوون نییە داهاتوومان ڕوون نییە بۆ نمونە کە من ئێستا ئەزانم خوێنەری ئەندێشە لە بینی تەمەنی 15 بۆ 25 ئەزانم وەکو دەستگای نەشر چی بۆ چاپ بکەم چۆن دەستی بگرم و چۆن ڕێنوێنی بکەم و یەکێک لە شانازیەکانی ئەندێشەتوانم بڵێمەوەیە کە ئێمە بە هەزاران ئەگەر نەڵێم زۆر بە سەدان خوێنەرمان دروست کردووە و خوێنەرمان ئاراستە کردووە کە چی بخوێننەوە بەپێی ئەوە هەرچەنەوە لەوەچە ئیشێکی زۆر ڕاستیش نەبێت بەزەوەی دەستیان نەگرین وردە هێنین ناو ئەیکەن بە خوێنەرێکی پرۆفشناڵ و دایمی ئەوە کارێکی زۆر گرنگە بێ خات و شیرین لە ماوەی 2 ساڵی کارکردنتانە 9 کتێبی جیهانی بە نرخی جیهانی شوەرتان گەڕاوتە سەر زمانی کوردی هەڵبژاردننی 9 کتێب لەسەر چ بنەمایەک بووە بڵێ هیوە فاوندیشن تا ئێستا چەندین کتێبی نایابی داهێنەرانەی پەروەردەیی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بیرۆکەکانی زیاتر ناو کتێبەکە بۆ خێزان و بۆ دروستکردن و با بڵێن ئۆژارکردنەوەی تاکی کۆمەلگای ئێمەیە یعنی ئەو کتێبانەی کە تا ئێستا
وەرگێڕاوە زیاتر بە میلیۆنەها یعنی نسخەی لێهین کراوە پرفرۆشترین کتێبە لە جیهاندا و سوودەکانیشی سلمێنراوە هەر بۆیە یعنی ئێمە زیاتر بیر لە ناوڕۆکی کتێبەکانەکەینەوە و ئیش بۆ وەرگێڕان و بڵاوکردنەوەی یەکەین بۆ ناو کۆمەلگا. بەڵێ هەڵبژاردننی ئەو کتێبانە لەسەر چ بنەمایەکە ینی کێ پێشتر قەرار ئەیە یاخود بڕیارەیە لە هەڵبژاردننی کتێبێک لەم جۆرە بە چ پێوەرەگەی سلمێنن کە کۆمەلگای یاخود خوێنەر پێویستی بەو جۆرە کتێبێکی ئێوە وەریەگەڕن؟ هەڵبەتە یعنی هیوا فاوندیشن لەسەر ئەساسێک دروست بووە کە یعنی هەستی بەوە کردووە کە ئەم کۆمەلگایە پێویستی بێت چییە؟ بەڕاستی یعنی خاتونیان خان خۆی زۆر کەسێکی لەو بابەتەیە زۆر هەڵبژاردننی کتێبەکان زیاتر لە لای ئەوەوەیە. بەڵێ دەستەکانت خۆش بێ خاتو شیرین. هەورانی ئەزیز فیچەرێکمان ئامادەیە سریەکەین و بینەرە بینە گەڕینە وڵاتان. نووسەرێک دەڵێ بۆی بتوانین بخوێنەوە پێویستە لە پێشدا خوێندەوار بین ئەگەر چی ڕۆژانە لە جیهاندا هەزاران کتێب و ڕۆژنامە بڵاو دەکرێتەوە بەڵام تاوە کێستا نەتوانراوە ڕێژەی نەخوێندەواری لە جیهاندا بنبر بکرێت. لە دوایین ئاماری ڕێکخراوی یونسکۆی تایبەت بە نەخوێندەواری داهاتووە نزیکەی 774 ملیۆن کەس لە جیهاندا نەخوێندەوارن و نزیکەی 74 ملیۆن منداڵیش ناتوانن بچنە بەر خوێندن. لەو ئامارەدا هاتۆ کە دانیشتوانی نیشتیمانی عەرەبی و گەلی ئیقرا بەڕاوە بە وڵاتانی تری جیهان بەرزترین ڕێژەی نەخوێندەواری تێدایە. بە جۆرێکە لە ساڵی 1990دا نزیکەی 50 ملیۆن کەس نەخوێندەوار بوون و تا ساڵی 2006 ئەو ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 70 ملیۆن کەس. ئەوەش دوو هێندەی ڕێژەی نەخوێندەوارانە لە وڵاتانی ئەوروپادا بە جۆرێک کە یەک ئەوروپی لە ساڵیدا 35 کتێب دەخوێنێتەوە بەرامبەر بەوە 80 کەس لە وڵاتانی عەرەبیدا تەنها یەک کتێب دەخوێننەوە. ئەو کتێبە زیاتر لە بواری ئاین یاخود فێربوونی چێژلێنەوە بورجەکاندایە. هەرێمی کوردستانیش بۆ پێی کە زۆرترین سنووری لەگەڵ نەتەوەکانی عەرەبی زمانیدایە گەڕای چەندین ناوەندی چاپ و بڵاوکردنەوە وەرگێڕان بەڵام هێشتا نەتوانراوە ڕێژەی نەخوێندەواری تێیدا بنبر بکرێت بە جۆرێکە لە راپۆرتێکی وەزارەتی پەروەردەدا هاتووە تاوەکو ساڵی 2012 ڕێژەی نەخوێندەواری لە هەرێمی کوردستان لە 137 بۆ ئێستاش ڕێژەکە مەترسیدارە لە 116 خەڵک کێرم نەخوێندەوارن و بۆ چارەسەرکردنی نەخوێندەواریش تا کۆتایی ساڵی 2015 هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 3000 مەرکەی نێشتنی خوێندەواری هەیە بۆی ئەو ڕێژەیە کەم بکرێتەوە بۆ سەتادا. لە زۆربەی شارەکانی کوردستاندا ناوادی کتێبخانەی نیشتیمانی و ژمارەیەکی زۆر شوێنی فرۆشتنی کتێب و ڕۆژنامەی تێدایە. لە ئێستاشدا لەگەڵ زیادبوونی ژمارەی کۆشکی کتێب و کافتریاکاندا هێشتا وەکو خاوەنی ئەو شوێنانە دەڵێن نزیکەی 400 تا 600 کەس سەردانیان دەکەن بەڵام بەشێکی زۆریان هیچ ناخوێننەوە و تەنها لەگەڵ نێت و تۆڕە کۆمەڵایەتەکان کات بەسەر دەبن. ئەگەرچی ئامارێکی وردی زانستی لەبەردەستدانیە بەڵام هەندێک لە شارەزایان پێیان وایە بەهۆی بڵاوبوونەوەی خێرای زانیاری و لە جیهاندا هەروەها کاریگەری سۆشیاڵ میدیاوە خوێندەرێکی زۆر ڕوویان کردوتە ئەو بوارە و لە بڕی خوێندنەوەی کتێب. ئەبراهام لینکۆڵن دەڵێ بەبێ حکومەت دەتوانی بژی بەڵام بەبێ کتێب و زانیاری هەرگیز ناتوانی بژیت. هاوڕانی ئەزیز دووبارە سڵاو و سپاس بۆ هاوکارم پیاشەوە بۆ ئامادەکردنی فیچەرەکەی. کاک خالیدیە مۆلای بەڕێزت ئەکرێ جیاوازی بکەین لە نێوان کەسێک کە خوێنەر پێ بە پێچوانەوە کە ینی خوێنەری جدی نەبێت لە مەودای بیرکردنەوە و بیرۆکە و فکرەکانیدا؟ ینی ئەزانی لەوەیە تهدیدکردنی ئەم مەسلانە بەڕاستی لەوانەیە پێم بڵێ ئەگەر هەر ڕێک دێن لەوانەیە ڕێکە لە جیبی ئەمە هەڵبەت بەپێی ڕێی تۆ بەپێی بۆچوونی تۆ؟ ینی ئەزانی چۆن ئەوەی کە لە دنیاە من ئاماژەم بە شتێک لە سەرەتایە هەندێک جار خوێندنەوە لەوانەیە کەسێک ببینی ئەگەر
تەماشایەکی بچووکی ناو مترۆکان و ناو شەمەندەفەرەکانی جیهان بکەین سیرەکەن خەڵکانێکی زۆر هەمووی خەریکی خوێندنەوەیە بەڵام شەرت مەرج نییە هەمووی شتی جددی بخوێنێتەوە زۆرێکیان هەن ڕۆمانی پۆلیسیە خوێندنەوە باشە زۆرێکیان هەن شتی لەوانەیە خەریکی هین بن ئەوەی کلمات متقاطعە بن یعنی مەبەست لەوەیە چونکە تۆ لێرەیە خوێندنەوەش ئاستی هەیە ئاستێکی هەیە ئاستێکە ئینسانێکە توانێت شتەکان لێک داتەوە توانێت شتەکان لە پشتەوەی وشەکان بخوێنێتەوە پشتەوە ڕستەکان بخوێنێتەوە کەسێکیش هەیە لەوانێت تەنها بۆ چێژ بێ یعنی دووری مەبینە یعنی من خوێنەری وام بینیوە ئەوە سوتفەم کردووە لە کوردستانی خۆمانە کەسێک بۆ تەنها ڕۆمانەکانی ئاگاتە کریستیە خوێنێتەوە کە ڕۆمانی پۆلیسین حەزی لەو جیهانەیە و خەریکی خوێندنەوەی ئەوانەیە بەڵێ کەواتە ناکرێت بەگشتی زۆر ئاستی فکری و بیرۆکەکانی دیاری بکرێت دیاری بکرێت بەڵام لە هەمان کاتە تەنانەت ئەوەش مافێکە ئەوەش مافی تاکە چی ئەخوێنێتەوە چی ناخوێنێتەوە گرنگ ئەوەیە کە من کتێبخانەیەکم هەبوو کە یان کتێبخانەیەکم لە یەکێک لە دو ناوەندەکانایە یان لە قوتابخانەی سەرەتاییانە یان لە زانکۆیە ئەبێ من بەشی چۆن لە ڕۆژنامەیەکە من کە ئیشەکەم وەک ڕۆژنامە نووسێک بەشی هەموو خەڵکەیەم ئەبێ بەشی سیاسی و بەشی کرێکار و بەشی جوتیار و بەشی ژنی ماڵەوە و بەشی کەس ئەبێ لە خوێندنەوەشە من ئەم جۆرە بیرکردنەوەم هەبێ بەشی هەموو خەڵک بم بەڵام من ویستم شارەخان ئاماژە چونکە ئەو راپۆرتەی کە کرا بەڕاستی ئاماژەی گرنگی تیا بوو یعنی شتێک هەیە بۆی بەسەرمانێت تێپەڕ نەبێ باسی ئەوەی کرد ئەم یعنی لەم ڕۆیە چەندێک خەڵک پێویستیان بە خوێندنەوە و چەندێک خەڵک بێبەش بوون لە خوێندن ئامارێکی تر هەبوو تایە نەبووەمە ئەم ئامارە کە زۆر گرنگە پێش هەفتەیەک دوو هەفتە نەتەوەی گرتوەکان ئامارێکیان بڵاو کردووە کە ئێستا دانیشتوانی سەرگۆی زەمین پێویستیان بە 7 ملیۆن مامۆستایە هەموو گۆی زەوی بەڵێ باشە ئێمە ئەگەر حسابێکی بچوو بکەین ئەگەر هەر مامۆستایەک 35 با بڵێن ماکسیمۆم 40 لەوانەیە لە زۆر شوێنە ئەگاتە 67 مناڵیان بەرکەوێ بۆی فێریان کەن کەواتە ئێمە چەند ئەو ئامارانەی کە گوێمالیە بوو ئەوانەیە کە ئێستا گوێمالیەتی چونکە ئەمە خاڵکی گرنگە ئێمە کە باس لە خوێندنەوە ئەەکەین بەڕاستی ئەبێ یەکەم خاڵکە بیری لەکەینەوە باس لە سیستەمی پەروەردە بکەین لای ئێمە لە کوردستانە تا ئێستا سیستەمێک هەیە ئەو سیستەمە باوە ئەو سیستەمە ڕۆیشتووە ئەو سیستەمی فێرکردنە فێرکردن پێشی پەروەردەکە دواتریینە سەر گرنگی ئەو لایەنە پەیوەندیدارە کە پێویستە خوێندنەوە بکاتە کەڵتورێکی زۆر گرنگ لە پرۆسی خوێندندا کاک هەژاری مۆلای بەڕێزت نرخی فرۆشتنی کتێب لە ئێستادا بە بەراوردکردن لەگەڵ ئەو داهاتی کێتەوە گیرفانی هەر تاکێکمان نرخەکەی تۆزێک جیاوازی هەیە بەتایبەت لە ئێستاداوە بۆ هەندێک نووسەر کە ناکرێت ناوی نووسەرەکان بینین بەڵام ڕۆمانێک دەرەکرێت کە نرخەکەی 15,000 یاخود 20,000 25,000 ئەمە بۆ گەنجێک کە حەزی بە خوێندنەوەیە حەزی بە بەشداریکردنە لە خوێندنەوەدا لەوانەیە نەتوانێت ئایا ئێوەکو خۆتان چیتان کردووە چ جۆرە داشکاندنێکتان کردووە لە ساڵانە یاخود مانگانە بۆ داشکاندن یاخود بۆ کەسانێکی خوێندکار بن یاخود باری دەرامەتیان کورت بێت چیتان کردووە لەو بارەدا من یەکشتم بیر کەوتەوە لەسەر پرسیارەکەی سەرەتا فەرموو لە دەبارەی خوێندنەوە پێشم قەیرانێکە بەسەر کوردستانە هاو لە کوردستانە ساڵانە 7,000 کتێب چاپەکرا 7,000 ناونیشان ئەگەر بینەمە مەسەن زەرب و تەقسیمێکی کەڕاتی بکەین و دابەشیکەین زۆر بە سادەیی ساڵی 7 ملیۆن کتێب لە کوردستان چاپەکرێت یعنی ئەگەر سێری کوردستان بڵێن 5 ملیۆنە تقریبا هەر تاکێ کتێب و نیوێکی بەرەکەوێت ئەمە ئامارێکی دڵخۆشکارە ئەگەر خوێنەر نییە یان بڵێن لە هێشتاکانە زۆرتر بووە ئەی ئەم کتێبان چی لێ دێت یعنی بە ڕۆژمارەی سپاردن لە کتێبخانەی گشتی سلێمانی و هەولێر و دهۆک سیرکە 7,000 بۆ 8,000 کتێب چاپ بووە ناونیشان زەربی هەزاریکە کەڕەتی هەزاری بکە تقریبا 8 ملیۆن کتێب بکات چی لێ دێت کەواتە خوێنەر هەیە بەس بەو هەڵپەیە کە لە هەشتاکانە بووە لەبەر هۆکارانێکە وتمان وەکو ئەوە نییە سەبارەت بە نرخی کتێب لە کوردستانە من پێم وایە تاوان ڕخنەکەش زۆر دێتە سەر ئێمە ئەڵێ ئەندێشە نرخی کتێبەکانی گرانەوە بەڵێ هەمیشەواڵێ بەڵێ ئەوە هەیە بەس ئێمە ئەگە بمانێت بوارە پێش بکەوێت ئەبێ ئەم بوارە بزنس بێت ئەبێ کتێب بتوانێت ئەو سیستەمە شیوعیە بەسەر چووە کە ئیتر حکوومەت بێت کتێب دابەشکا بەسەر خەڵکە لای من وایە دیسانیش لە کوردستانە بڕوای من ئەوەی کە ئێمە نرخ لەسەر کتێب داهێنین نرخێکی ڕەمزیە لەسەر کتێب داهێنرێت کتێب تەنها ئەوە نییە کە خوێنەرێک ئاگای لەوە نییە لەوە چی ئاگای لەوە نەبێت کە ئەم کتێبە بە چ پرۆسەیەکە ئەڕواتە ئەبێ بە کتێب
بەس بۆ نمونەت بوون ئێمە 1001 شەومان لە جێر دەستا چاپیکەین هێشتا هیچ نەبووە 6 میلیۆن دیناری تێچووە هیچ نەبووە ئەمە نەچوە بۆ چاپخانە بەس بۆ نمونە 4 کەس خوێندوێتی و هەڵەبڕی کردو هەموومانە پاریانەوێت پاریان بیتێ بۆ نمونە دیزایانی بەرگ دەستگا هەیە بە 25,000 هەموو دیزایانێکی بەرگێن $650 پارەی پێدرێت یانە 4 کەس ئەی خوێنێتەوە تایپیست هەیە معاش هەیە بە زۆر فیلتەرە ئەڕوا کە ئەمانە هەمووی پارەی ئەوێت بۆ ئەوەی من بتوانم ڕێزگرتنی خوێنەر لای من ئەوە نییە تۆ کتێبێکی هەرزانی بیتێ بە کوالیتێکی خراپ بە ناوەڕۆکێکی خراپ بە دیزایانێکی خراپ پێشتر هەبووە پێشتر ئەمە بە کوالیتێکی خراپ کە زەوقی خوێندنەوەی تێکەدا بە دیزایانی ناوەڕۆکی خراپ بە پڕ لە هەڵەی تایپ ئێمە ئەم ئەمانەمان تێپەڕاندووە یان ئێستا عیبە کتێب هەڵەی تایپی تیابێت ئێمە کێ کردوێتی یەکێک لەو کەسانێکە کردوێتی یەکە لەو دەستگانێکە کردوێتی ئەندێشە کردوێتی هەنە توانیوێتی ئەگەر سەرکەوتوش نەبوو بێت تەواو لە 100% بەدڵی منیش نەبوو بێ بەڵام ئێمە توانیمانە هەڵە نەیەڵین لە کتێبە ئەگەر کاتەمێکی لە هۆکارەکانە چەندین کەس پیاچێتەوە چەندین کەس سەیریەکە چەندین کەس معاشی لەسەر وەرەگرێت چەندین خێزانی لەسەر ئەژی ئەمە مۆزوعێکی کە هەیە مۆزوعی نووسەرە ئێمە ئەبێ نووسەرەکانی خۆمان خوێنەری ئێمە ئەبێ نووسەرەکانمان بژێنێت ئەگەر نووسەر نەژێنێ نووسەر یا ئەبێ بە حیزبی یا ئەبێ بە حکومی معقول نییە نووسەرێکی باش بچێت لە بەیانی تا ئێوارە لە زانکۆ یان لە مەکتەبێکە دەرس بڵێتەوە مەجای خوێندنەوەی نەبێ ئەگەر ئەم نووسەرە مەجای خوێندنەوەی بۆ دروست نەکرێت ژیانی بۆ دابین نەکرێت چۆن ئەتوانێت فکر بەرهەم بهێنێ چۆن ئەتوانێت بخوێنێتەوە نووسەر بخوێنێتەوە نووسەرێک کە خالید باش ئەزانێ نووسەرێک کە ئەمڕۆ نەخوێنە بەیانی لە وتارەکە دیارە دوێنە نەیخوێندوێتەوە یعنی بابەتی لێ ئەبڕێت ئەم نووسەرە بە هەزاران کتێب بکرێت تا ڕۆمانێکە نووسێت تا لێکۆڵینەوەیەکە نووسێت ئەم نووسەرە پێویستی وەکو هەموو لە ئێمە پێویستی بە ئەوی بە شوقەیە بتیابژی پێویستی بە سیارەیەکە هاتوچۆی پێ بکات پێویستی بە زۆر شتێکە لە ژیانە ئەبێ هەبێت لە وڵاتانی دەوروبەری ئێمەیە قانونێک هەیە بۆ دانانی نرخی کتێب من دوێنە شوێمە لە فەیسبوک شتێکماندانا لێرەشەوە ڕایگەێنم لەمە بەدواوە ئەندێشە خۆی بەتەنیا نرخی کتێب دانانێت لەمە بەدواوە ئەو خوێنەرانەی کە ناڕازین لە نرخی کتێبەکان ئێمە بانگیانەکەین لە پرۆسەیەکە دانیشین بەیەکەوە نرخی کتێب دانین یانە من ئێمە پیانەڵێن ئەمە تێچوونەکانە ئەوە فلانەوە فیزانە تقریبا زیادکردنی پێشکە بەیەکۆ نرخەکان دانین یانە با بزانن بەڕاستی ئەو نرخەنێ ستانداردیەوە چۆنە تێچوو زەربی دوونی وەکرێت کەڕەتی دوونی وەکرێت مەسەلە بۆ نمونە کتێبێکە 2000 دینار تێچووی هەیە ئەدرێ بە 5000 دینار لەم 5000 دینارە متمان ئەمە پرۆسەیەکە پێیاچێ نووسەر پارەیەوێت دەبێت پێی بژی وەرگێڕ پارەیەوێت بێ پێی بژی مەسە بۆ نمونە من پێتەڵم وەرگێڕێک لە ڕۆژێکە 5 لاپەڕە تەرجەمەیەکات 5 لاپەڕە تەرجەمەیەکە لە بەیانی تا ئەوە دانیشە 4 قاوە خواتەوە لەگەڵیا قاوەکە 20000 دینارەکە بە لاپەڕەش کڕەتی لاپەڕەیەکەیت 20000 دیناری دەستکەوتو کەواتە لە وەرگێڕە بچی بژی بۆیە ئەبێ ئەمە پرۆسەیەکە ئەبێ هاوکار بین پێکەوە ناوەندێکی ڕۆشنبیری وەکو ئەندێشە پێویستی بەوەی بەڕێوە بچێت ئەگەر بیوە سەر بەخۆ بێت ئەگەر ئەش ببورە ئەگەر ئەشێوێ ئەگەر خوێنەرەکانمان یان نەوێت ئەندێشە حزبی بێت حزب دامی بکات سیاسەتی حزب ئاراستە بکات بۆ مەوزوعێکی کەیە یەک شتی تریش سێرکەن لە ساڵی 2014-2015 یەک دەستگای حکومی یەک تاکە کتێبی چاپ نەکردووە ئەگەر ئەندێشە کۆمەڵە دەستگای تر نەبووە یەک کتێب لە کوردستان دەرنەیەچوو کەواتە بێ ئێمە هەمومان پێکەوە ئەندێشە بەڕێوەبەرین غەزەلنووس بەڕێوەبەرین سەردەم بەڕێوەبەرین بۆ بتوانێت بەرهەمی هەبێت یەکێک لەو شتانە کە وا ئەکە کتێب گران بکەوێت هەرچە من لەو بڕوایم ئەم نرخێکی ڕەمزیە سەقافە لە هیچ شوێنێکی دنیاە بە بەلاژ نەبووە و ناشکرێت بە بەلاژ بێت لە هەموو وڵاتانی دەرەوە کە تۆچی کەمترین کتێب 10 یۆرۆ و 15 یۆرۆیە بەس لە کوردستانە هەرە گرانەکە ئەگاتە 10 یۆرۆ 15 یۆرۆ ئەگەر بەراوردی ژیانیش بکەی ژیانی ئێمەش زۆر لە ژیانیەوە ناخۆشتر نییە یەکێکیشتر بەڵام مەبەستمان بە بەراوردکردنیم دۆخە بوو کە لەسێکی زۆر ڕەمزی زۆر کەمەدرێت بۆ نمونە کتێبێکی 5000 بۆ نمونە کتێبێکی 5000 1500 دیناری بۆ کتێبفرۆش هەڕوات کە ئێمە جاجا لە ئەندێشە داشکانەکەین ئەو پارەیە داشکێنین کە ئەیدێن بە کتێبفرۆشەکان ئەم جارە نایدێن بە کتێبفرۆشەکە کتێبەکە کتێب ماوەتەوە ڕێژەی کتێبفرۆشەکە ڕاستەخۆ بۆ خوێنەرەکە داشکێنی ئەمە مەوزوعێکی کە خوێندنەوە تەنها بە کڕین نییە من تا ساڵی 2007 کە کتێبخانەم داناوە کرێکاریم کردووە لەسەر لە هەر شوێنێک بەس کتێبیشم کڕیوە کتێبیشم خوێندوتەوە ئەتوان بڵم بەسەدان کتێبم خوێندوتە بەبێوە بیکڕم کتێبەتوانین لە هاوڕەیەک وەرگری
ئەتوانی بێ لە ئەندێشە ببی بە ئەندام بۆ 6 مانگ 30,000 دینار مانگی 5,000 دینار ئەو 5,000 ژێمە بۆ ئیستهلاکی کتێب وەریەگرین یانە ئەو کتێبە تێکەچێ ئەو کتێبە 5-6 کەس کە خوێندیەوە تێکەچێ بفڕە بدرێ کتێبی تر بخرێتە شوێن نافرۆشێتەوە ئەوێ بخرێتە شوێنی ئەتوانی لە کتێبخانەی گشتی ببی بخوێن بە ئەندام لەوێ کتێب بخوێنیتەوە ئەتوانی لە ئەندێشە ببی بە ئەندام لەوێ کتێب ئەتوانی بێ لە ئەندێشە دانیشی لەوێ کتێب بخوێنیتەوە ئەتوانی لە هاوڕێیەکی وەرگری ئەمانەش لەبۆ ئەتوانی بە داشکانی ساسە بیکڕی داشکانی ساسەیشمان هەیە مۆزوعەکەن ئەو داشکانی سەدا چۆنەوە ئەوە داشکانی سەدا شتێکە ناکرێت لێرە باسی کاک هەژار پێش ئێستا باسە کردوتت 1001 شەوە بڕێکی زۆری تێچێت توانی نرخەکەی ئاشکراکەی بۆ ئێمە هەتا ئێستا هیچ نەبووە هێشتا نەناردراوە بۆ چاپخانە لەو باوەڕەدای بەڕێژە بۆ نمونە بڵێیت ڕەنگە ئەو نزیکەی ناتوانم تەواو دیاریکەم لە بەرەوەی تێچوونی چاپخانە دیاری نەکراوە ژمارەی لاپەڕەکان دیاری نەکراوە بە چەند بەرگ بیکەین دیاری نەکراوە دیزاینەکەی چۆن بێ دیاری نەکراوە ئەمانە هەمووی دیاری نەکراون بەس نزیکی 8 مانگە 4 کەس خەدرێکی 1001 شەوەن بووە بتوانین کتێبێک بەرهەم بهێنین بیدێن بە خوێنەرەکانمان کە یەک هەڵەی تیانە بێت لەگەڵ وەرگێڕەکەیە جگە لەوە 8 مانگە 4 کەس خەریکی ئەم کتێبە نەزانی هەموو مانگێک نزیکی 1,600,000 دینار معاشە لە ئەندێشە وەرگرتەوە بۆ ئەو کتێبە هێنکە هەموو ئەو معاشە ناخێنە سەر ئەو کتێبە بەس هێشتا هیچ نەبووە نەنێردراوە بۆ چاپ بۆ بەرهەمێکی باشمان هەبێ 6 ملیۆن دینار سەرف کراوە ئەمە بنرێتە بۆ چاپیش نزیکی لەوە 15 بۆ 20 ملیۆن دیناریشی تێ بچێ کتێبەکە ناچای تۆ من نرخی 50,000 لەسەر دابنی 40,000 لەسەر دابنی ئەوەتەن پێشبینی ناکەم هەر لێستەوە خەڵک بە هاواری لێوەسێ زۆر باشە ئەوەی کە توانای کڕینی ئەتوانێت ببێ بە ئەندام لە ئەندێشە و لێوە بە لەگەڵ قاو و ئەوانەیە بیخوێنێتەوە بە 1001 شەوەش تەنها لە هەموو کتێبخانەکانی دنیا تەنها ئەو کتێبانە کە سەرچاوەن ناتوانێت بە ئەمانەت ببرێتە دەرەوە هەر خوێنەرێک ئەوێت لە ئەندێشە بێ بە ئەندام ئەتوانێت بە ئارەزووی خۆی کتێب بێتە دەرەوە جگە لە قاموس بە پێدانی چی بۆ نمونە هیچ نییە معلوماتێکی دوو وێنەی لێ وەرەگرن ئستنساقێکی هەویەکەی لێ وەرەگرن بۆ 6 مانگی 30,000 دیناری لێ وەرەگرن و هیچی تر ئەوش ئەو 30,000 دینارە ئەدرێتەوە بەو کتێبانێکی ئەدڕێن نماوەی یەک مانگ بۆ 6 مانگ 6 مانگ بۆ 6 مانگی 5,000 دینارە تەسەور ناکەم لە کوردستانە کەس هەبێ نەتوانێت 5,000 دینار بە نەشی توانی بەڵێن بێ لێرەوە بە بەلاش ئەوە لە 100%ەکەیە ئەوە لە 100%ەکەی دەستەکان خۆش بێ خات و شیرین وەکو ڕێکخراوەکەتان چیتان کردو بۆی کە ئاستی خێزان بەگشتی و خانمان بە تایبەتی بەرز بکەنەوە بۆ لە ڕووی خوێندنەوەوە بەڵێ ئێمە وەکۆزانی ئێمە کۆمەلگای کوردی لە کۆمەلگای تەندروستی پێشکەوت و لە خێزانی تەندروست و پێشکەوتووە دروست دەبێت و ئێمەش یعنی خێزانیش یەکەم دامەزراوەی پەروەردەوی خێزانەکە هەمومان شتی لێوە فێرە بێ بۆیە ئێمە هەڵبژاردننی ئەو کتێبانە ئامانجمان ئەوەیە کە لە سەرەتایە هەڵیان نەبژێرین و ئەنجا بڵاوەکەینەوە و یانوەریان ئەگەڕین زۆرەها ئەو کتێبانش کە تا ئێستا کردومانە کتێبی حوتخۆکەیە کتێبی یاساکانی دایک و باوکان لەگەڵ ئەوەی کە ژنان لە ڤینۆسەوە هاتوون و پیاوان لە مەریخەوە کە هەمووی کتێبی پەروەردەوین و باچی مناڵ و خێزان و ژن ئەکەن ئێستا پرۆژەیەکی ترمان هەیە کە ئەویش پرۆژەی بەرزکردنەوەی ئاستی وشیاری خێزانە کە لە شارەکانی سلێمانی و ڕانیە و هەڵەبجەیە دەستمان پێ کردووە کە بە شێوازێکی مەیدانی ئەچین بۆ ئەوێ و باسی ئەو کتێبانیان بۆ ئەکەین بە شێوازێکی وەرکشۆپ کە هەستەکەین یعنی پێشوازیەکی باش لەلایەن دایکان و باوکانەوە بۆ ئەو بیرۆکەیە هەیە کە ئەوە وامان لەیەکا کە زیاتر هەڵبین بە زیاتر ئیش بکەین لەو بارەیە بەڵێ یەکێ لە پرۆژەکانتان لە هشتی مارسدا بەناوی بیرۆکی من ژنم دەخوێنمەوە بڵاو کردوێتەوە تا چەند ژنان هاتوون بۆ ئەم جۆرە کۆبوونەوەانە و تا چەند ژنان سوودمەند بوون بەڵێ بەڕاستی لەو ڕۆژەیە کەسانێکی زۆر لە ژن و پیا و ئامادە بوون بۆ خوێندنەوەی ئەو کتێبانە زیاتر لە 1000 ناونیشانی کتێب دانرابوو لەوێ دواتریش هەمووی ئەو کتێبانە درا بەو کەسانەی کە لەوێن و بڵاو کرایەوە بەسەر خەڵکەکەیە کە دیارە چ شێوەیەک بڵاو کرایەوە بەبێ بەرامبەر یاخود بەبێ بەرامبەر هەر کەسە بۆی هەبوو ئەو کتێبانە کە بە دڵیەتی هەڵبژێرێت بیبات لەگەڵ خۆیان بەبێ بەرامبەر لە ڕووی دامی مادیەوە کێ هاوکارتانە و ئەو کتێبانە بەبێ بەرامبەر بڵاوکەنەوە کاکیوا ڕەوف خۆی دامی ڕێکخراوە کاکات
بەڵێ دەستەکانت خۆش بێ. کاک خالیت پرسیارێکی ترمانەوەیە کە پەیوەندی نێوان کەسی سیاسی لەگەڵ خوێندنەوەدا مەرجە هەموو کەسێک کە سیاسی بێ بۆ فراوانکردنی بیرۆکەکانی بخوێنێتەوە؟ ئەزانی ینی سیاسیەکان ئەگەر ینی سیاسی خوێنەرمان کەم بەداخەوە بەڵێ سیاسی هۆکاری چییە؟ ئەمە نازانم ئیتر ڕاستی سەرقاڵیە نازانم خەریکی زۆر سەرقاڵن لە ژیانە بەشێکیان خەریکی لەگەڵ سیاسەتا خەریکی کاری بزنس و ئەو شتانان ئەوانە زۆر هەیە مەسەلەکەمان مادە و پارەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە گەر بە شێوەیەکی جدی لەسەر ئەم پرسیارە ڕابوەستین سیاسی هەر ئەوە نییە یعنی تەنها مەسەلەن بخوێنێتەوە بۆ ئەوەی بیرۆکە سیاسەکانی خۆی پرۆژە سیاسەکەی خۆی فراوان کات یعنی چونکە زۆر کات سیاسیەکیش مەسەلەنەوەی کە زۆر سەرقاڵە پێویستی بەوە هەیە دانشێ ڕۆمانێکی باش بخوێنێتەوە ئایا ڕۆمانێکی کوردی بۆی تۆزە 150 نەرم بێ لەگەڵ دنیای ئەدەب یعنی دنیای ئەدەب دنیایکی نەرمە دنیایکی ئەوەی نییە دەست و پەنجەتیایە دەست و پەنجەی ڕەنگین و نەرم و خەیاڵ ئیشەکە و ستۆری ئیشەکە یعنی ئەو دنیای سیاسیە نییە بەڵام لە هەمان کاتە ینی وەکوتم ینی مەرج نییە یعنی تەنها بۆ ئەوە بێ خۆی ینی پرۆژی سیاسەکەی خۆی بەڵام پێویستی بە ئەدەبە پێویستی بە شعرە بە ڕۆمانە بە چیرۆکە پێویستی بە تەجاروبی دنیاە یعنی تۆ زۆر جار ینی ئەزمموی پیاوێکی وەک ئەلحەبیب بورگێبە لە تونس ئەخوێنیتەوە سیرەکەی دنیایەک شتێک پێ ئەبەخشێ لە ڕووی ئەزمموی ژیانەوە یان ئەزمموی هەر سیاسێکی تر لە دنیای ئەخوێنێتەوە وەیە من ڕێیەکی جیاوازم هەیە ینی لەسەر ئەویش ئەوەیە خوێندنەوە ئەبێ فرەڕەهەند بێت چونکە هەر خۆی فاکتی خوێندنەوە کە من لەگەڵ ئەوەیان نیم ناوی لێ بنێ بە کللتورکردنی خوێنەوە بەڕاستی ئەمە هەڵەیە لە ڕووی زمانەوانیەوە هەڵەیە بۆ چونکە هەر خۆی خوێندنەوە خۆی یعنی ئەو فاکتەیە ینی کللتورە یعنی تر بۆچی بە کللتورکردنی بخوێندنەوە یعنی فاکتێکە فرەڕەهەندە یعنی زۆر تێکەڵە بێت ینی کاتە چی پێ بڵێن ئەگەر نەڵێن بە کەلتوربوونی هەر بڵێن خوێندنەوە چونکە لە دنیای نییە وڵا ینی بڵێن ینی بڵێن بەڵام لە ئێستا لە کۆمەڵی جۆرە کەلتور نییە ینی چی بکەین بۆی کە وا بکەین خوێندنەوە ینی لە بری ئەو کەلتوربوونە چ وشێ بەکاربێنین بڵێن کۆمەڵگە ڕابهێنین لەگەڵ خوێندنەوەیان بڵێن خوێندنەوە بکەین بە کەلتور بۆی نەچین ناو مەسەلەن گفتوگویەکی زمانەوانیە و لەوانەیە کەسێکی زمانەوان بتوان بەڵام ئێمە باسی خوێندنەوە بکەین یعنی خوێندنەوە ئەگەر ئەمڕۆ ئەوەی کاکەژار ئاماژەی پێکرد لە بەرهەمێنانی کتێبە بەڕاستی من 100% لەگەڵیان تۆ چونکە ئەبێ خوێنەر فێری ئەوە بکرێت کتێب بکرێت چونکە کتێب کڕینیش بۆ خۆی چێژە یعنی من کاتی ئەڕۆم بۆ کتێبخانەیەک ناونیشانێک دوو ناونیشانم لە خەیاڵە ئەمە بیان کڕم بۆ خۆم یان بۆ مناڵەکانم ئەمە خۆی لە خۆیان ینی چێژ وەرگرتنە لە تەسویق چونکە فکری تەسویق تا ئێستا لا ئێمە تەسەوق ببرە نەک تەسویق فکری تەسەوق یان فکری بازاڕیکردن ئەمە نەبووەتە دیاردەیەک لە ناو کۆمەلگای کوردیە بەڵێ یعنی بۆ هەموو شتێک ئەزانی شارەخان بۆ هەموو شتێک یعنی کاتێک یعنی بۆ نمونە ئێوە خانمان کاتێک ئەچن بۆ سنتەرێک یعنی پێویستان بە پێداویستەکانی خۆتانە بە چێژێکەوە ئەچنێکردن وایە یانە تۆ جلوبەرگە هەر شتێکە ئکسسوارە هەر شتێکە ئیکڕی کتێبیش وایە کتێبیش یعنی کە بۆ نمونە تۆ ئەچی ژەمێکی خواردن نەخۆی خۆ بەردەوام هەوڵەیە تۆ بچی لە شوێنێکە کەمێک بە بێدەنگیەوە لە بێدەنگیە لە شوێنێکا بتوانی بە شوێنەی ژەمێکی خوارد بخۆی کتێبیش وایە ئەبێ ئێمە ئەو فکرەیە لە لای خوێنەر بەڕاستی بچێنرێت کە کتێب کڕین چێژە کتێب کڕین بەشداریە لە جوڵەی ئابووری وڵاتە کتێب کڕین بەشێکە لە دابینکردنی ژیانی نووسەر کتێب کڕین بەشێکە لە دابینکردنی ژیانی ئەو دەستگایەکەوە کتێب چاپەکە هەل لێرەوە یعنی من دیسانەوە ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵەی کەوانە ئەگەر ئێمە بێت و لە سەرتاوە لەگەڵ مناڵەکانە طبعاً دایک و باوکە قوتابخانەکانە مامۆستاکانە ئەم ڕۆڵە بگەڕن طبعاً ڕۆڵێکی تر هەیە نازانم ئەگەر لەو بارەیەوە پرسیارت هەبێ یان بیخەیتە دوایی یان ئێستا دەسەری قسە بکەم ئەوش ڕۆڵی میدیایە لە تەسویقکردنی کتێبە ئەمەش خاڵێکی گرنگە چی کردووە میدیا تا میدیا ئێمە بە شێوەیەکی بەڕاستی زۆر ببەخشە کاک هەژار وتی هیچی نەکرد دوایی قسەی تۆش کۆمنتی تۆش وەرەگرین من ناڵێم هیچی نەکردو بەڵام بە شێوەیەکی ئالۆز مامەڵە لەگەڵ کتێبەکە
سیرەکەی کتێبێکە لە جیاتیەوەی کەسێکی ڕۆژنامە نووس بە شێوەیەکی ڕێک و پێک لە چارەکە لاپەڕەیەەکە لە دوستونە لە سێستونە کتێبەکە نییە ڕاوە بکە بۆی خوێنەر حەزی لێ بکە سیرەکەی سێ لاپەڕە دوو لاپەڕە لاپەڕەیەک لەسەر کتێبەکە ئەنووسێ کەس تااقەتی نییە بیخوێنێتەوە چونکە تەسویقکردنی کتێب یعنی یەکێک لەو بەرنامە هەرە گرنگانی کە لەسەر کەناڵی TV5 TV5 پێڵەن بە فەڕەنسی هەیە هەموو شەوێک کەسێکە بەرنمەیەکێ بۆ ماوەی 5 دقیقە زیاترە بەرنمەکە بۆ 5 دقیقەیە لەو هەفتەیە کتێبێکە ئەو کتێبە هەڵەبژێرێ و لە ماوەی 5 دقیقەشە کتێبەکەش پێشکەشەکە و ماوەی 2 دقیقەشی ئەیە بە نووسەرەکە واتە تەنها بیرۆکەی کتێبەکە بەس بۆ تەسویقکردن چونکە تەسویق بەشێکە لە ژیان بەشێکە لە جوڵەی ڕێکلامێکیشە بۆ کتێبەکە و خاتە بازارەوە من چۆن بتوانم کتێبەکەوا لە خۆشەویستکەم لە لای خەڵکانی تر بۆی بێن کتێبەکە بکڕن ئەبێ بە زمانێکی پاراوە بە زمانێکی ڕێک و پێک بە زمانێکی ئەوە نە هەموو شتەکان ئالۆزکەم و چونکە دنیا ئالۆز نییە زانی ئێمە کە گەنج بوون یعنی هەڵمانەدا بە هەموو شێوەیەک نییە جاری وا بوو ڕستەی وا بوو دوو جار سێ جارمانە خوێندەوە لێ تێناگەیشتین بەڵام دوای یەکشت لێ ناشارمەوە من زۆرم هەوڵدا مەسەلەن ئەوانەی کە لەسەر ڕۆڵامبارت و لەسەر فۆکۆ نووسران لە گۆڤارە کوردەکان لیان تێ بکەم هەرچی بەکرد لیان تێناگەیشتم کە زمانی فەڕەنسی فێر بووم سیرەکەم شتی زۆر سادن یعنی ئینسان بە ئاسانی لیان تێگەان ئەمە بەسم ئەوە نییە بڵێم یعنی هەموو کەس ئەیان خوێنێتەوە بەسم لێ تێگەیشتنیان ئاسانە باشە بەڵام ئێمە شت ئالۆزەکەین میدیا ئەو ڕۆڵە باشەی نبینیوە بتوانێت تەسویقی کتێبکە بتوانێت لە ڕۆژنامەکانە لە گۆڤارەکانە لاپەڕەیەک هەبێت لە هەموو دنیاە لاپەڕەیەک هەیە بوک ڕڤیو یعنی باسی کتێبەکەن ئەو هەفتەیە چی بڵا بوت لا ئێمە بە سوتفا ئەگەر هەبوو ئەگەر نەبوو خواحافیز دەستەکانت خۆش بێ زۆر سپاس هاوڕێنی ئەزیز ناوڕێکی کورت و وەگەڕێم وڵاتان ڕۆژانی من زوو دەست پێ دەکات و زۆر بە سەرقاڵی بەسەر دەچێت لە ماڵەوە هەمیشە بە ڕووگەشی دەردەچم بەڵام سەرقاڵی ڕۆژانە دڵی هەموو ڕەنگەکان دەسرێتەوە هەرچۆنێک بێت نهێنی گەڕانەوە بۆ خۆشترین بارم دەزانم سابوونی دوڕی فلۆرال سەسیشن بە مادەی سروشتی و پڕبۆنەکەیەوە هەموو هەستەکانم دەردەخات و زەردەخەنم پێدەبەخشێت ئەوە تا من کە هەمیشە دەمەوێت بەم شێوەیە بم سەر لە نوێوە دوڕی فلۆرال سەسیشن بۆ ژیان پێ بکەنەوە ئاگاداریەک لە گروپی کۆمپانیەکانی نالیاوە ئاوڵاتیانی شاری سێمانی ئاگادارەکەینەوە ئێستا توانن لە گوندی ئەڵمانی سێ شوقە بەدەستبێنن بە پێشەکی تەنها $25,000 یان $30,000 و قیستی 7 ساڵ کە مانگانە تەنها $1,000 یان $1,200 دەدەین ڕوبەری شوقەکان بریتین لە 103 مەتر و 118 مەتر دووجا و هەر شوقەیەک لە 2 بۆ 3 ژووری نووسن و چێشخانە و هۆڵێکی گەورەی دانیشتن و مەدخەل و سێتی تەوالێت و حەمام و 2 بالکۆن پێگاتۆ لە هەمووشی گرنگتر شوقەکان لەسەر بەرزترین ستاندارد و کوالەتی دروست دەکرێن ئەم شوقانە تەنها لە ڕێی دابەشکردنی فۆرمەوە دەبێت دابەشکردنی فۆرم لە 28 2015 دەست پێ دەکات تا 15 4 2015 ژماری فۆرمەکان دیاریکراوە و دواتر لە تیر و پشکی ئاشکرادا نابی دەرچوان ڕادەگەندرێت ناونیشانی وەرگرتنی فۆرم سلێمانی گوندی ئەڵمانی ئۆفیسی کۆمپانیای نالیا You gotta make a choice, fellas. Who are you gonna be? Boys or men? 4 bullets, baby. You beat him into that, Jared. Come on. Guess it's Mama's house for you tonight, big Jared. Hello? The FBI will arrive at your apartment in 30 seconds. You must flee the premises. Who is this? No, none of this is mine! FBI! Get down on the floor! Listen, it's not mine! You know you got the wrong guy, right? Oh, obviously. Somebody set me up. Here's the thing, Jerry. You're in a load of trouble, son. Rachel Holloman, look in the window. Would you risk your life for your son? Who are you? There's a car parked at the corner of this block. The keys are in the ignition. Start walking. Time for your phone call. We told you to run. How'd you get on this phone? Who are you? You have 10 seconds. What the hell are you talking about? Get down now. Please, Jerry. No. Jump now. No way that this guy did this alone. Someone is pulling his strings.
میوانی ئەم جاری شەقامیش پێومە بێ ناساندی ناوێ نوێژ مامۆستا ئەحمەد سالار بەختم یار بوو بەرامبەر کەسێکی بەهرەمەندی وەکو تۆ کە توانی دەفتەری ناخم بکاتەوە تۆ لە شوێنێکاڵی ئەوەی کە وەسەتی هوەری کوردی بەمنی کردو بەعز بەمنی نەکردو ئازاری خۆتان من خۆ حافیز هەوڵی کوشتنت تەیرێ بەڵام شانسە هەیە دەمانچەکانیش ناکەن لای من هوەر خواپەرستیە لەم شارە 2 مەتر بە تۆ ڕانەبینرا پەیکەرەکەتی لێدان گۆڕم ناوێ کە لە ژیانم مەترێک ڕەوا نەبینرا تۆ دەورێکی ئیجابیت هەبووە دەورێکی سلبیتە بۆن بە تایبەت لە شەڕی ناوخۆت بۆ خەتری خوا پێ دوایە گەر بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان نەبوویتە ئەو مەدالیای وەرگرتە کارێکم نەکردووە زیان بە کەس بگەێنم بۆ قبوڵت کرد مەسەلەن لە پۆستێکی سەربازیت هەبێ من حیزبایەتیم نەکردووە لە خەوخۆشە 50,000 دیناری سوئیسری و بە کورتەکەی خواردووە پرسیارەکەی تۆ زۆر لە جیر خوایە هەڵکەنینەکە و بۆ جۆرە بوو کە نەتوانێت بگەڕیتەوە هەڵکەندریم لەم قامی شەڵانە ئەی نابێ بۆی بگریم عەزیزم بۆ دوجارە بەجێ دێڵم دەماڵ ئاوا ئازیزەکەم عاشقی ئەم خانمە بوویت بەڵێ لە دوای 1970 بەدڵ عاشق بوویتەوە دڵە بۆی لێ بەڵێ بە عاشقەکە و گەیشتی تۆ لە تەمەنی خۆتە کە فەرهاتاتەوە جارێکی کە جگە لە شیرینی بۆ کەیتر چاوە جێڕێ مامۆستا بۆ عاشق گریاوی ئەبێ بگریت ڕەشی شەوانم بە گڕی عاشقی سپی کردەوە شەونمی چەمەن بە هیوای بەیان ڕۆژی کردەوە هاوڕێانی ئەزیز دووبارە سڵاو بەردەوامی لەسەر گفتوگۆکانمان کاک هەژار گفتوگۆمە کرد لەگەڵ کاک خالیدا لەسەر بواری ڕاگەیاندن کە چی کردووە بۆ بە بازاڕکردنی کتێب زۆر بە هێواشی وتت هیچی نەکردووە هیچ بۆ ئەمە دادگایی نییە بەڵام بۆ چیاڵێ هیچی نەکردووە هیچ بۆ مانایە نەکە هەر بەڕاستی هیچ نەکراوە بەس ئەو هیچە لە ئاستی پێویستانیە دیار نییە بیرۆکەی تۆ بۆی باشتر مەلموس نییە تۆ شتێکەکەیت ئەو هەموو میدیایەمان هێمە لە کوردستانە ئەبواە هەموو تەلەڤیزیۆنەکان بەنامەکان هەبواە لەسەر کتێب چۆن ڕیکلامەکان مەسەڵەن ئەو گڵۆپە بکوژێنەرەوە باشە بۆ بەرنامێکی وایە نیە ڕیکلام ئەم کتێبە بخوێنەرەوە نەک بۆ ئەم کتێبەش با کتێبەکە دیاری نەکرێت بەس هاوڵاتی بەڕێز خوێندنەوە ئەمەت پێ بەخشێ خوێندنەوە سەرنجڕاکێش دەکا خوێندنەوە ژیانت ئەگۆڕێ خوێندنەوە خۆشەویستت دەکا خوێندنەوە جیهانە لە بەرچاو ئەکاتەوە یەک دنیاشتی وا ئەتوانێت بکات بەس نەیکردو میدیای ئەمە وەکو میدیای وەکو تەلەڤیزیۆن بڵێ ئەی میدیای نووسراو چی کردو ئەوەی کە پێویستە نەیکردو ئێمە بەدەیان ڕۆژنامە و بەدەیان گۆڤارمان هەبوو جگەل لە شڵەقاندنی ئەو گۆمە مەنگەی کۆمەلگاکە هەیە شڵەقاندن بە ئاراستەی خراپ نەک بە ئاراستەی باش چیتری کردووە نهێنی ژیانی هەموو هونەرمەندێکیان باس کرد نهێنی ژیانی هەموو سیاسیێکیان باس کرد کاکە پەیوەندی بەمنەوە نیە ژیانی من فلان سیاسی بزانم چ پەیوەندی چ نهێنیە لە ژیانیا هەیە یا فلان هونەرمەند یا فلان نووسەر بزانم بەخراپیش تەوا هەموو زانی هیچ ئەزانی قەیمیان نەهێشتووە ئەمە ڕخنێکی جددیە لە میدیا بۆ ئێمە هاتین چیمان کرد خۆمان ئەندێشە چی کرد بیرمان کردەوە نە تەلەڤیزیۆن هەیە یارمەتیت بە نە جەریدە هەیە یارمەتیت بە نە ڕادیۆ هەیە یارمەتیت بە تەنها داوەتێکە بەم جۆرە قسەکردنە لە ساڵێکە لە قەڕنێکە جارێک دین چیمان کرد هاتین جەریدە خۆمان ڕۆژنامەیەکمان دەرکرد هەفتە نام سەرەتا بە مانگانە دەرەچێت تا وردە خۆیەگرێت دوای بە 2 هەفتە جارێک ئەم جەریدەیە 15 لاپەڕەیە کامل ملەوەنە و تایبەتە بە کتێب ئەناسێنێ ژمارەی 0 دەرچوە ژمارە 2 ئەمڕۆ چووە بۆ چاپ کتێب ئەناسێنێ ئەم کتێبە بۆچی پێویستە بیخوێنینەوە ئەم 16 لاپەڕە بەشێکی باسی شعر و موسیقا و هونەرە
بەشێکی زۆری یانە گرنگی ئەیە بە ناساندنی کتێب ئێمە ئەو کتێبان جارە ئێمە ئەو کتێبانە ئەناسێنین کە لە ناوەندی ئەندێشە بڵاوەکرێتەوە ئێمە تا ئێستا نزیکی 120 کتێبمان چاپ کردووە و لە کۆمەڵگەش ئەوەی خوێنەر بێ کتێبەکانی ئەندێشە لە دوورەوە ئەناسێتەوە هاتین خۆمان ئەم ڕۆژنامەمان دەرکردووە شێوە بە تیراژێکی زۆر بەرز مەسەلەن بۆ نمونەیەکێک لەو قازانجانەیە کە ئەندێشە لە کتێبی کات لەمە یاسەرفێکاتەوە ئێمە ڕۆژنامەی ئەندێشە بە تیراژی 50,000 دانە بە بێ بەرامبەر دابەشەکرێت ئەمە یارمەتیدانی هەر ئەوەی کاکخالی دژی بوو بە کولتورکردنی خوێندنەوەی یارمەتیدانی پەرەپێ لە کوێش بڵاوەکرێتەوە ئێمە نایبن لە ترافیک لایتەکانە بڵاویکەینەوە استراتژی کاری ئێمە لە دواناوەندیەکانایە لە پەیمانگاکانایە لە زانکۆکانە شتوانن بە هەمان خۆ لە گەڕەکەکان کێ خوێنەری زیاتر لێ بڵای ئەمە بە هەزاران خوێنەر بۆ دروستەکە کتێب ئەناسێنە یانە ئەتوانێت لە کۆمەڵگایە هێشتا کاریگەرەکانی دەرنەکەوتۆ جەریدەی ئێمە بەس داهاتوویەکی نزیکە کە تیراژی بردبێتەوە بۆ 100,000 و هەموو دواناوەندیەکان پێی بگات هەموو مەکتەبەکان پێی بگات بە دڵنیایی کاریگەریکی زۆر گەورە دروستەکە یانە ئێمە لە نەبوونی ڕۆژنامەیەکە لە تەلەڤیزیۆنێکە کە گرنگی با بە ناساندنی کتێب و ناساندنی کتێب لێرە ڕیکلام نییە بۆ دەستگایەک ڕیکلامە بۆ گۆڕانی کۆمەڵگا لە نەبوونی ئێمە خۆمان هەستاوین ڕۆژنامەیەکمان داناوەکەن بڵێ ناچارین بیکەین ناچارین بیکەین تۆ گرنگ نییە بەلایەنەوە تەلەڤیزیۆنەکان یەکگرتنتان لەگەڵ ڕاگەاندنەکانە بەگشتی و ئەوەی کە خۆتان بەدڵتانە بیرۆکەیان بەنێ بۆ شتی بینمان خراپ نییە لەگەڵ ڕاگەاندنەکانە بەمان خۆشە بێن نەچین زۆربەی زۆری ڕاگەاندنکارەکان هیچ سەردانیان دێشەکەن بەڵام مالەسەف مەسە بۆ نمونە هەر ئەم تەلەڤیزیۆنی NRT کە ئێستا دانیشتوین لەوە چێ نازانم ژمارەی کارمەندەکانی چەنە قەت ژمارەی خوێنەرەکانی چەنە دروستە ئێمە هەمووی ئەناسین دێن بۆ ئەندێشە 5-6 کەس لە NRT دێت بۆ ئەندێشە کتێبەکرێت و کتێبە خوێنێتەوە چکە لەوە ناخوێنێتەوە دیکە ڕۆژنامە نووس ئاگای لە دنیای خوێندنەوە نەبێت ناتوانێت یارمەتی خوێندنەوەش بات وەکو چۆن سیاسی ئاگای لە دنیای کتێب نییە کە قسە ئەەکەین بە عامە مەسمان ئستثناکان نیە ئستثناشی تایە بەڵێ خوێنەری باشە بەس ناتوانێت ئەسەن ئەولەویەتی نییە بۆ کتێب سیاسیەکە مثلا بۆ نمونە هەر وەزارەت لەبەرەوەی خۆی ناخوێنێتەوە ئەمە ئەو تاوانبار نییە کە ناخوێنێتەوە لە کولتورێکەوە پێگەیشتووە کە کولتورێکی خوێنەوار نەبووە بۆ ئەوش ناتوانێت خۆی خوێنەوار بێت بەڵێ دەستەکانت خۆش بێ خات و شیرین هەمیشا وترێ دایکی هۆشیارنەوەی هۆشیاریش پەروەردە ئاکات کارکردنی ئێوە لەسەر ئەم جۆرە میکانیزمە لەسەر ئەو جۆرە سیاسەتە کە دایکی هۆشیار پەروەردە بکەن چیتان کردووە کوڕێکخراوەکەتان بەڵێ دایک بەخێوکەری سەرێکیە لە خێزاندا وەکو پێشتریش باسمان کرد کە خێزان چەند کاریگەرە بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگا و تاک هەروەها جا لەبەر ئەوە ئەبێ دایکان بەڕاستی زۆر خۆیان کتێب خوێندنەوە زۆر خۆیان پێش بخەن ئێمەش ئەو کتێبانە کە پێویستە بۆ خێزان و بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگا کە خستمانەتە بەردەمی دایکان کە بیخوێنەوە ڕەنگە کارێکی گران بێ ئەگەر دایکان دەتەمەنێکا بهێنی ڕای بهێنی یاخود وەکو کاکخالی دژیە و قسێ بوو خوێندنەوەی لا بکەی بە کەڵتور بەڵام چیتان کردووە بۆ قۆناغە سەرەتایەکانی تەمەن بە تایبەتی لە بەختی ساوانەوە لە دوای ئەوە خوێندنی سەرەتایی کە خوێندنەوە بکەن بە کەڵتور لەلایەن یاخود کتێبیان لە خۆشەویستکەن وەکو ڕێکخراوەکەتان چ کارێکتان کردووە بەڵێ ئێمە کتێبی حوتخووەکە لە سەرەتایەکانەوە بڵێن بە ڤیددیۆ و بە دەنگ و بە ڕنگ خراوەتە سەر CD و دراوە بە باخچە ساوایەکانی پەروەردەی سلێمانی بۆ بۆی بیخوێندنەوە کە بە گوێگرتن و بەوە فێری بن جا لەبەرەوە کە دایک خۆی ئەبێت خۆی زۆر پێش بخات و عینی کاتابێ نەوەکانیشی و مناڵەکانیشی پێش بخات پێمان یعنی ئیشی ئەومان کردووە کە دایکەکان چیرۆک بخوێنەوە بۆ مناڵەکانی چەندەها کتێبی نایاب وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی ئەو کتێبانش کە زۆر زۆر دانسقەن و یعنی سوودەکانی سلمێنراوە کە ئەم کتێبانە زۆر پرفرۆشتین و باشن بۆ خوێندنەوە دەستەکانە خۆش بخات و شیرین کاک خالید تا چەند بە گرنگی ئەزانیت لە پرۆگرامی خوێندندا بە شەوانەی خوێندنەوە هەبێت کە
بە تایبەت نەکرێت بە ئیجباری ینی ئیلاتەوە بێ و کتێبە بخوێنیتەوە لە بەریکیت و بۆم بنووسیتەوە و ینی تەلە بە شێر ببێ لە ماڵەوە کتێبێکی بێتێ بەدڵی خۆی بخوێنێتەوە بەڵام لەناو پۆلدا لەگەڵ مامۆسای مناقەشەی بکەن گفتوگۆی لەسەر بکەن هەر خوێندکارێک بیخوێنێتەوە بەدڵی خۆی کتێبە بخوێنێتەوە و لەگەڵ مامۆستاکە گفتوگۆی بکا بڵێ مامۆستا من ئەم هەفتەیە بە درێژەم هەفتەیە من ئەم کتێبەم خوێندوتەوە بەم جۆرە سوودم لێ وەرگرتووە حەزم لێی نەبووە حەزم لێی بۆ چی بکرێت بۆ خۆی بەشێکە بەڕاستی و بەشێکە ینی وانەیەکی تایبەت نییە بەڵام و بەشێکە لە زمان ینی لە دەرسی زمانە تۆ زمانی کە زمانی کوردیە خوێنی کە زمانی عەربی یان زمانی ئینگلیزی بە ضرورەت تۆ باسی ئەدەب ئەەکەی باسی چیرۆک ئەەکەی بە تایبەتی بۆ مناڵان ئیتر ڕاستە ئێمە ئەدەبی کوردی هەژارە لە نووسین بۆ مناڵانە ئەوانش کە بەشێکی زۆری ناڵێم هەمووی بەشێکی زۆری ئەو شتانەی کە نووسراون بە زمانی گەورە بۆ مناڵان نووسراون ئەم لەمەیە یعنی کورتمان هێناوە لە ئەدەبی مناڵە کورتمان هێناوە بەڵام مامۆستای زمان دەورێکی زۆر گەورە ئەبینێ لەوەی کە کتێب لای مناڵ خۆشەویستکە کتێب لای قوتابیەکان خۆشەویستکە لەوەی نییە اینجا ئەو کاتە لێرە بۆیە لە سەرەتای من ئاماژەم بە شتێک کرد کە ئەوش ئەوە ئەگەر کتێبخانە لە قوتابخانەکەیە هەبێ ئەو کاتە کە لە دەرسەکەیە مامۆستا باسی کتێب و باسی خوێندنەوە و باسی ستۆریەک ئەکا بۆ مناڵ ئەو کاتە مناڵەکە یەکسەرە چێتە کتێبخانەکە کتێبەکە ئابات من لەگەڵ بۆی دوور نەکەوینەوە لەگەڵ هەردوو مناڵەکەی خۆمان کچ و کوڕەکەمە ئەم ئەزمونەم هەیە لە مەکتەبەکە کتێبەهێنەوە دوای ئەگەڕنەوە ئەو کاتەی کە شتێک دەست نەکەوێ لە مەکتەبەکانیانە من ئەچم بۆ کتێبخانەکانی دەرەوە ئەچم بۆ ئەندێشە ئەچم بۆ کتێبخانەی زانیاری ئەچم بۆ هەر کتێبخانەیەک ئەوەی کە شتی مناڵانی هەیە یان بۆیان نەکڕم بۆ ئێمە بەدڵنیاییەوە ئەڵێم ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە وانەیەکی تایبەت دروست نابێ بەڵام ڕۆڵێکی گرنگی هەیە کە مامۆستا نەک تەنها مامۆستای زمان بەڵکو مامۆستاکانی تریش لە بواری زانستە لە بواری ئەدەبە لە بواری ئێمە لەبەرەوەی کە خوێندنگاکانمان بچووکن لەبەرەوەی خوێندکارەکان 4 دەرس بخوێنن 5 دەرس بخوێنن نێکن بە دەرسی شەشەم بە پەلەپەل بڕۆینەوە بۆ ماڵەوە دێڵە نەجاتمان بێ بە خاتریەوە دەرسی شەشەممان زیان نەکردو یاخۆ مامۆستای زیاترمان دابین نەکردو بۆ بوارە ئەوەنە زۆرە ئێمە لەوانەیە لە زۆر شوێنە مامۆستان نەبێت دەرس بڵێتەوە بەڵام دڵنیات ئەەکەمەوە لە شارێکی وەک سلێمانیە یعنی ئاگام لەوەیە خۆم وەک ڕۆژنامە نووسێک لە زۆر قوتابخانەیە مامۆستا هەیە لە هەفتەیەکە ئەڵێ لە دەرسێک زیاتر وەرناگرم لە زۆر شوێنی شا مەسەلەن بگورە من مەوزوعێکی ترە بەڵام مەبەسم چییە مەبەسم ئەوەیە یعنی پەروەردە چی ڕۆڵێکی هەیە لە پێگەیاندنی چونکە زای چۆنە من ئەمەوێ زۆر بەلە ئاماژە بۆ شتێکم لە قسەکانی پێشومە تەواوم نەکرد ئەوش ئەوەیە ئێمە فێرکردن پێشی پەروەردە کەوتووە پەروەردە پێشی فێرکردن نەکردووە بۆ چونکە لە پەروەردەیە تۆ ژینگەیەک ئەخڵقێنی ژنگەیەک دروستەکەی بۆ مناڵەکە بۆی حەزی لە شتێک بێ بۆ ئەوەی حەزی لە دەرسەکەی خۆی بێ کە ژینگە پەروەردەیەکەم بۆ دروست کرد ئەو کاتە فێرکردنە بێتە تەحصیل حاصل یعنی خۆی فێرە بێ خۆی ئەڕوا بە دەشتەکانە ئەگەڕێ بۆیە ئێمە لە سیستەمی پەروەردەیە کورتمان هێناوە اینجا ئەوەیش کە جناب ئاماژەت پێدا کە زۆری دەرسەکان و نەبوونی کات و ئەو گرفتێکی گەورەیە لە بەردەم خوێندنەوەیە بەڵێ دەستەکان خۆش بێ کاخالی ببەخشە کاکەژار هەمیشە پێشتر پرسیارەکەم ئاراستی کاخالیت کرد کە منداڵ مافی خوێندنەوەی هەیە جیاواز لەمە کەسانی خاوەن پێداوێتی تایبەت و نابینان و ناویستان مافی خوێندنەوەیان هەیەوانیش وەکو ناوەندەکەی ئێوە چ کارێکتان کردو بۆی کە کتێبی تایبەت بە ئەوان هی خوێندنەوە لەسەر سیدی چاپکردن ئەوانە چیتان کردو بۆی هاوکاریان بکەن نابینان و ناویستان بتوانن سوود لەو کتێبانە وەرگرن ئەلبەتە نابیستان ئەوانە کە خۆیان خوێنەوەری هەیە ئەتوانێت ئەم کتێبە ئاساییەکان بخوێنەوە بەس بۆ نابینایان ئەتوانم بڵێم ئەوان خۆیان سنتەرێکی باشیان هەیە کە کتێبەکانەکەن بە دەنگی و خۆیان گوێ لێ بەڵام ئێمە پرۆگرامی پێش ئێستا وتیان هیچ شتێکمان بۆ نەکراوە و شتی وار زۆر کەمەوە هیچ ئیسفادەمان ئێمە خۆمان وەکو ئەندێشە هەوڵێکماندا ئێمە کۆمەڵێک خوێنەر سەردانمانەکان کە نابینان ئێمە یەک بێک ناونیشانی کتێبەکانیان بۆ خوێنەوە پەرستی کتێبەکانیان بۆ خوێن ئەو پێیان ئەم کتێبانە تازن پارێک پێرار هەوڵێکمان هەبوو بۆی کتێبەکانیان بۆ بخوێنینەوە ئێمە گروپێک هەیە گروپی کچانی ئەندێشە هەر ناوی خۆیانە ناوە کچانی ئەندێشە ئەمانە خۆبەخش کۆمەڵێکی نیان بۆ کردن کۆمەڵێک کتێبیان بۆ خوێندنەوە ئەمە کاتی بوو یان ئێستا ئەمە کاتی بوو بەس مخابن یانە کۆمەڵێک کێشە هەیە لێرە ناتوانی باز بکرێت ئەوانش دەبینی خۆیان هەیە کە تۆ سار دەکەنەوە لە پرۆژەکەت یعنی خۆیان یارمەتی دەرت نین
من بابا گلەیەک بێ ئاراستەوانی بکەم گویان لێ بێ بەس خۆیان یارمەتیدەری خۆیان نین نێمە کتێبەکەمان مەسەن بۆ نمونەدا بە یەکێکیان دەستی بەسەر کتێبەکە ئاگرتو نێدا بەوانی تر یعنی کێشەیەکی وا وای لێ کرد ئێمە سارد بکاتەوە لە ئیشەکە بەس کتێبخانەی تر هەیە بەسەر بۆ بۆ کچان بۆچی نان و هەر گروپی هاوکاریکردنی ئەندێشە بۆ کچان بۆ کوڕیشتانەکردبووی لەبەرەوەی خانمان لە نێوان خۆیانە گرفتیان زۆر ینی هەرگیز ناگونجێن پێکەوە بۆچی کچ و کوڕتاندانەنا نەنە ئێمە زانین چۆن ئەو کۆمەڵێک کچن کە بەردەوام سەردانی ئەندێشەکەن خۆیان حەزیان کرد گروپێکیانەوە بناوی کچانی ئەندێشە ئێمەش لە زمان لە حەزەکەیان گرتووە و هەیەە و پێیجێکی فەیسبووکشیان هەیە و جار ئەکتیڤن و بەڵام خوێنەری زۆر باشن کۆمەڵێک گەنجن تەمەنیان هەمویان لە 20 بەرەو خوارە بەس ئینگلیزیێکی زۆر باشەزانن عەرەبیێکی زۆر باشەزانن هێندەجار تورکیێکی زۆر باشەزانن و خوێنەرێکیشن بەڕاستی من ئیتر لە هێندە شوێنە ئەوەستم کە لەگەڵیان قسەیەکەم خوێنەری واجدین یانە من ئەوانە ئەبینم زۆر گەشت بینم بە داهاتووی وڵاتەکە ئەم جیلە لە خوێنەر پێبگات گۆڕانکاری گەورە دروست هیواداری دەستەکانت خۆش بێ هاوڕانی ئەزیز هاوکارم کاک باوان راپۆرتێکی ئامادە کردووە بینینەوە گەڕینەوە وڵاتان مرۆڤ و کەسایەتی بەوەی خوێندنەوە ئاسوی ژیانی لەبەرچاو فراوانتر دەبێت هەمیشە خوێندنەوە مایەی زانینی زیاتر و فکر و هزری بینینە لە هەموو خوێندنەوەیەک گەر پەرتووکێک بێت یاخود تەنها دێڕێک بێت ئەوە فێربوون و عەقڵێکی فراوانتر و زانستێکی مەزنتری لێ دەبینینەوە بەداخەوە خوێندنەوە بۆ بەشێک لە کەلتوریەمە لەبەرەوە یەگەر سەیریکەی نەریتی خوێندنەوە ئەوەیە کە زۆر جار تۆ لەبێت لە قوتابخانەکانەوە لە سەرەتاییەوە لە بواری پەروەردەوە دەستێ بکەیت کە هەموو ئەو کتێبانەی ئێمە بەڕاستی بێجگە لە ئازار بەخش بێجگەلەوەی کە سەرت دێشێنێ بێجگەلەوەی کە زۆر جار وەڕست دەکات ئەم کتێبانە کەشفی شتێکی تری دنیات بۆ ناکە کەشفی ژنێنێکی ترێ بۆ ناکە زیاتر ڕۆمانە خوێنمەوە مێژوویە خوێنمەوە فکرێ خوێنمەوە بە زیاتر فکرەکەم بەلاوە گرنگتە ڕۆمانەکە بەس بۆ زاخایی مێشکات تۆ بابەتێکی فکری خوێندەوە تۆزە مێشکەی لاکەکە ئەگەر بڵێم لە هەشتاکانە زیاتر خەڵک کتێبی خوێندەوە بەس بەهۆی پیابوونی ئینتەرنێت و مۆبایل ومانەوە زیاتر خەڵک تۆزێ لی تەکیەوە لە خوێندنەوە بەس ئێستا شتی باشتر ئەبینم ئێستا بۆ نمونە لێرە لە بەعزە شوێنەوە مەکتەبا دەکرێتەوە خەڵک یەت شتێ خوێنێتەوە یعنی دەوری هەیە ئەتوانین بڵێن لە کۆمەلگەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتن هەیە لە واری خوێندنەوەیە ڕۆژ بە ڕۆژ ئەو جیلەی کە تازە پێ ئەگا زیاتر گرنگی بە خوێندنەوە ئايات و زیاتر بۆی دەرەکەوێت کە خوێندنەوە دەتوانێت ڕۆڵی گرنگی هەبێت لە داهاتووە لە ژیانە بۆیە ئەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ بەڵێ بێگومان خوێنەرێکی باش ڕووەکاتە ئەو شوێنانەی کە کتێب هەیە و کتێبەکەڕنەوە خەریکی خوێندنەوە بن بەراوردی بکەی لەگەڵ جاران زۆر فەرقی کردووە وەکو جاران کەس ئەمەنە گوێ بە خوێندنەوە نادات لەبەرچی لەبەرەوەی سەعایتی جێگەی خوێندنەوەی گرتوتەوە جا بەڵام کتێب وەک جاران من خۆشم ئاوام جاران زۆر کتێبمە خوێند بەڵام ئێستا بەهۆی ئەنتەرنێت و فەیسبووک و تەلەڤیزیۆن و شتا ینی با بڵین ئایتی وەکو جاران خوێندنەوە کەم بووەتەوە هەرچەندە لە ئێستادا چەندین کتێبخانە و شوێنی گشتی هەن بۆ خوێندنەوە و زیاتر ڕۆشنبیرکردنی تاکەکان بەڵام سەرقاڵبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە خوێنەری کتێبەکان کەم بکەن و هەندێک لە ڕۆشنبیرانیش بە کاریگەری نەرێنی دادەنێن. هاوڕیان دووبارە سڵاوتان دەبێ بەردەوامی لەسەر گفتوگۆکان کۆمەڵە میوانی ئازیز لەرە ئامادەن ئەوانیش کۆمێنتی خۆیان لەسەر ئەم تەوەرە و پرسیاری خۆیان هەیە ئەچینە لای ئەوان زانین چەند کەس چ گەنجێک پرسیاری زۆر گرنگی هەیە دوایە گەڕینەوە وڵاتان فەرمونون. دەستخۆشی بابەتەکان دەکەم بۆ تەوەرە گرنگە کارتان بشاردەوە بەڕاستی 50% سەربرینێکی زۆر گەورە ئەگەر لە داعش گەورەتر نەبێ بچووکتر نی پرسیار ماڕاستەی کاگەژارەکەم ئایا هۆکار چییە بەرپرسیارەتی لای گەنج یان نەوەی نوێ دروست نابێت بۆ خوێندنەوە تۆراوە ئاش نابێتەوە پرسیاری دوم ئەوەیە گەنج ئەوەندە پارە بە جگەرە دەدا ئەوەندە بە کتێبی ناتێت هۆکارەکەی چی لەم کۆمەلگاوە دروست بوو یان شەرتێک کەسێکاتە ئەندێشە کتێبێکی کڕی خوێنەر بێ هەندێک کەسێ بۆ ناوبەنگی گەڕێ چۆن جلو بەرگەکەی بەرمالەوە چ بڵێن کاکە بۆ دەخۆ دەرخستن و هەندێک هۆکارێ لە ژیان ئایا بۆ لەم کۆمەڵگە ئاوای لێ هاتۆ شتەکان زۆر سپاسم دەسەکانت خۆش بێ ئەوەی پرسیاری هەیە پێمان خۆشە ناوی خۆشی بڵێ
سەرەتا دەستخۆشیتان سپاس سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم دەستان خۆش بێ سڵاو و ڕێزم هەیە بۆ ستافی بەڕێوبەری NR وەرزی NRT2 بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم من چەند پرسیارێکم بۆ ناوی بەڕێزت چی بوو؟ من زرنگ بەڵێ لە گرنگترین پرسیارما بۆ کاگە هەژار ئایا ناوەندەکان ئەوەندە زۆر نەبوون کاتێکە کتێب زۆر بخەنە بازاڕەوەیان بخەنە بەردەسی خوێنەر وەکو سەر لێ شێواندنێک سەری لێ بشێوێ نەزانێ چی بخوێنێتەوە ئەمە پرسیارێکم پرسیاری دووهەم بۆ بەڕێزت حەزەکەم ئەوە بزانم کە ئێمە ناوی نابینایانت هێنا نابینایانمان هەیە با بڵین کە ناتوانێت بخوێنێتەوە بەڵام ڕێکخراومان هەیە ڕێکخراوەکە ئەتوانێت بیخاتە سەر دیڤیدیەک و بدرێت بە نابینان ئێستا ناکرێت لە ڕێگای بەڕێستانەوە بیا لە ڕێگای حکوومەتەوە بێ هەوڵ بدرێ یارمەتی ئەو ڕێکخراوانە بدرێت کە نەتوانن کە بتوانن بەردەوام بن و دای نەخەن ئەویش بە هۆکاری ئەوەی کە کولفیان کەمە ناتوانن بەردەوام ببن لەسەرەوە لێرە نابینایان ئەکەونە زەرەرمەندی یەکەمەوە دەستخۆشیتان لێکم بۆ کاک خالیدیش هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکان وای نەکردووە کە ئاستی خوێنەر لاواز بوو بێت چونکە هەموو باڵی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە وەکو خۆمان نەزانین هەموو شتێک هەیە هەموو بابەتێک هەیە لەناوە چی بکرێت بۆ ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەم بکرێتەوە چه هەوڵێک بدرێت بۆ ئەوەی خوێنەر زیاتر ببێت چونکە بە خوێنەری کتێب ئاستی وشیاری خەڵک زیاتر ئەچێتە پێشەوە زۆر سپاسدانەکەم دەستەکانە خۆش بێ سەرەتا دەستخۆشیتان لێک دەستخۆشیتان لێکم بۆم تەوەرە گرنگە بەڕاستی تەوەرێکە تاوەکو ئەگەر لەسەری بدوێ هێشتا خاتم گیان مایکەکەت نزیک بکەرە و نایخۆشت بڵێ دەستخۆشیتان لێکم ئێمە وەکو باسی کتێب خوێندنەوەکەین ئێمە هێشتا زانیاریمانەوە نییە کە بزانین کتێب چەنە گرنگە بۆ تەواوی تاکەکانی کۆمەڵگا کە زانیاری زیاتریە بێت لەباری هەر بوارێک لە بوارەکانی ژیانە بێت وەک کاک زرنگ ئاماژەی پێکرد من خۆم یەکێک بووم لەوانی کە لە نابینان ڕیکۆردی دەنگما کردبوویان کتێب مەخوێندەوە کێشیان ئەوەیە کە کولفیان نییە ئەمەش پێویستی بەوەیە یەکێک دامیان بکات زۆر کات لە ئەنوایی کە کتێبەکانمان ئەخوێندەوە وەک لەوەی کە کتێبیشیان تا ڕادەیەکی باش هەیە بەڵام کەسی وایە نییە شارەزا بێت لەوەی کە بتوانێت بە تەواوەتی کتێبەکانیان بۆ بخوێنێتەوە ئەوە هۆکارێکی سەرەکیە کە نابیناکان لە کتێبخوێنەوە بێبەشن ینی ئەوە هۆکارێکی گرنگە هەروەها پرسیارێکی ترم ئەوەیە کە تۆڕە ئەلکترۆنیەکان گرنگیکی زۆر زۆری هەیە کە بتوانێت خوێنەری کتێب زیاد بکە ئێستا من یەکێکم لەوانەیە کە بتوانم بە دوای کتێبێکا بگەڕێم یاخود ئەو شتێکە مەبەستمە لەسەر کتێب دەستم کەوێ ئەگەر لە کتێبێکی شا دەستم نەکەوێت توانین لە تۆڕە ئەلکترۆنیەکان دەستم بکەوێت بەڵام مشکلەمان ئەوەیە ئێمە بە زمانی خۆمان کەم ئەو بابەتانە توانین و دەست بخەین ینی ئەو کەسێک کە بوارە کەی بۆ نەبتوانێت کتێبێک تەرجمە بکات زانیاریمان باتێ لەسەر ئەوە زۆر زۆر کەمە ئەن کەسێک نییە لەو بوارەیە بتوانێت زانیاری وەمان باتێ لەسەر ئەو کتێبە هەروەها لە خوێندنگەکان کە باستان کرد کێشەی سەرکی ئێمەوەیە ڕاستە پەروەردە زۆر زۆر کەمتەرخەمە لەم بوارەیە بەڵام ئێمە وەک قوتابیانی ئامادەیەکان هیچ ئیسفادێکمان لەوە نەکردووە کتێبخانێکمان هەر نییە بگرە خوێننی مەنهەجەکەش بە پەلەپەلێک و پرۆزەیەکە کە ئیسفادێکی وامان نییە تاوەکو زانیاریمان هەبێ دووبارە دەستخۆشتان لێکم دەستی تۆش خۆش بێ ئێوەتان باش دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ هەموو ڕوونکردنەوەکان بۆ پەنجە خستنە سەر برینەکانی یەکەیەکە لە ڕووی خوێندنەوەی کتێب و وە کتێبیش بەداخەوانێ هەستەکەم کتێب زۆر بێناز بووە بە چەندین کتێب بێناز کەوتووە لە زۆربەی ماڵەکانە لە زۆربەی کتێبخانەکانە تەنها هەستەکەم وەکو ئەگەر بڵێم وەکو وێنەیەکی ژنیە هیچ دوو دڵمە بن بەڵام پرسیارێک ئاراستەی هەر میوانە بەڕێزەکان هەرسێکتان ئەەکەم
ئەویش ئێستا وەک دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان تاکو ئێستا لەسەر ئەرکی خۆی 350 جۆر کتێبی هەمە جۆری بڵین بە چاپ گەیاندووە. ئێستاش لە پرۆژەیەکی نوێیدا کە ئێستا نایزال پرۆژەکە دەست بەکارە و لە شاری سلەیمانیا خاتون گیان مایکەکەت نزیک بکەیتەوە. زۆرینەی کتێبەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو شاری سلەیمانیا بگەێنینە دەستی خوێنەران. دیسانەوە بەدەر لەوەی کە ئەمانەوێت خوێنەر زیندوو بکەینەوانە بەداخەوە مردووەز خوێنەر، ئێمە ئەمانەی زیندوی کەینەوە. سەرجەم سوود و سەرمایەکەی بۆ بنەماڵی شەهیدان و ئەنفالکراوەکانە. هەز ئەەکەم ڕای خۆتان لەسەر ئەم ڕوونکردنەوەی من دەربڕن. ئێمە وەک سنتەری جەمال عیرفان، دەستگای جەمال عیرفان، زۆر سپاسدانەکەم. دەستەکانی تۆش خۆش بێ. دەستان خۆش بێت. من ژالیان خوێنکاری زانکۆم. بەڕاستی منەمە ئاماژە بە شتێک بکەم. پایەکی گەورەی خوێندنەوە ئارەزووە، یعنی هەر کەسێکەوێت بخوێنێتەوە ئەگەر خۆی ئارەزووی نەبێ تۆ بە خۆڕایش دیقەت بێ، ینی لە زۆر شوێناکە کتێب هەدیە ئەکرێ یان دیارەکەی وەکو ئەو خاتوو شیرین ئاماژەی پێکرد لە ڕۆژی 8 مارسا. بەڕای من خۆم هاوڕێی خۆم هەبوو لەواچی هەر بۆ وەچوو بێ کتێبەکە بکڕێ وەکو لە ناو ڕەفێکا وەکو مایکەکەت نزیک بکەرەوە خاتون گیان. کتێبخانەکەی پێ بکاتەوە. خوێندنەوە یعنی ئێستا شتێکی تر هەیە بۆ نمونە PDF ئەو کتێبانی کە بە PDF دانرێن خوێندکارەیە وەری ئەگریان، خەڵکەیە خوێنەرە وەری ئەگرێ و ئێستاش دەوام و ئیلتیزامی ڕۆژانە وای کردووە نازانم خەڵکە ناتوانێەوەی فریای تەلەڤیزۆن و هەواڵی سیاسی و ئەمنی خۆیەکەوێت کە سبینە چی بەسەری ئەوە تااقەتەوەی نیە فریا ناکەوێت بخوێنێتەوە. بەس من وێستم پرسیارێک لە کاک هەژار بکەم. بەڕای ئەو کڕینی کتێب یان ئاستی فرۆشتنی کتێب ئەکرێ بە پێوەربەوەی کە خوێنەر چەنە یان دەرئەنجامەکەی چۆن وەرئەگرنەوە، ئەگەر نەخێر دەرئەنجامەکەی چۆن وەرەگرنەوە کە ئاستی خوێنەران چەنە. و جگە لەوەش من دەستخۆشیی زۆر لە دەستگای یان ڕێکخراوی هیوا فاوندیشنەکەم کە هەندێک کتێب هەیە هاتوونەتە ئەم وڵاتە بەهۆی ئەو ڕێکخراوەوە. بەڕاستی من خۆم کتێبی وەرە پێشەوەی شێر ساندبرگم خوێنەوەتەوە کە باس لە ژن و کار و ویستی سەرکردایەتیەکات دروستت ئەکات. یعنی کتێبی ئێستا خەڵک ئێستاکە خوێنێتەوە شوێنێک نییە کە پێت بڵێ چی بخوێنیتەوە. خەڵک لەگەڵ ڕێزم بەس ڕۆمان یان بەس چیرۆک یان بەس هەنێک کتێب خوێنرێتەوە. هەنێک کتێب زۆر یعنی قورسە زۆر گرانە، زۆر باخێکی باشی هەیە. خۆزگە ڕێکخراوەکان یان دەستگاکانی فرۆشتنی کتێب هەمویان هەوڵی ئەوە بن کە دەگەڵ بەتابەتیەوەی کاکەژار باسی کرد کە بڵاوکراوەیەکیان هەیە کە کتێب ئەناسێنێت وا بکات کە خوێنەر بزانێت چی بۆ ئەو باشە بیخوێنێتەوە. هەنێک کتێب هەیە من تەلەبە ئەبینم بۆ نمونە شەشی سەرەتاییە یانێکیم تۆستەیە کتێبەکە خوێنێتەوە زۆر لە ئاستی ئەو پەرسترە سیاسیە با بڵێ خۆ ئیسفادەی لێکار ئەوانێ لە کاتێکی تر، بەڵام ئەگەر لەو تەمەنی خۆی کتێبێکی تەمەنی خۆی بخوێنێتەوە زۆر باشترە. دەستخۆشیتان یەکەم. سپاس خاتون گیان. بەڵێ ئەمە دوا بەشداری میوانەکانە بێ بۆ پرسیارکردن. فەرموو خاتون. خێراتتانەکەم. مایکەکەت نزیک بکەرەوە خاتون گیان. تەنها پرسیارێکم هەیە بۆ کاک هەژار. تۆ پێدوانیە کە هۆکاری کەمبوونەوەی خوێنەر بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ سەرقاڵی خەڵک بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک فەیسبوک و تویتەر و ئەم بابەتانە. تەنها و پرسیارم هەیە. سپاس بۆ پرسیارەکە. دەستەکانە خۆش بێ. بەڕێزێک پرسیاری کرد کاکە ژارەڵێت هۆکاری لە کۆمەیە دروستە. کاکە ژار وەڵامەکانمانەیە بەڵام زۆر بە کورتی لەبەرەی کاتمانەوە. هۆکاری بەرپرسیارەتی بۆ خوێندنەوە چی بکرێت بۆی کە گەنج و بەگشتی خوێنەر وا بکات بە پرسیارەتی هەبێ بزانێت کە بێ بخوێنێتەوە وە گەنجەکانەوەی پارەیان بەجگەرە کەمتر بە کتێب ڕوون پارەدان بەجگەرەش زەرورە. هەیە جگەرەژە کێشێت، هەیە نانیشە خوات، هەیە میکیاجی شکات، هەیە جلیش ئەکرێت. زای ئەمانە هەموو پێداویستەکانی ژیانە ئەبێ دابین بکرێت. ئەوی کتێبیش یەکێکە لە پێداویستەکانی ژیان ئەبێ شان بەشانی ئەوانی تر ئێبە کەس ناتوانە بڵێ پارە بۆ خواردن سەرفمەکە بۆ فلانشتی سەرفکە ئەمە ناتوانێت. بەس ئەبێ هەمومان پێکەوە چه خوێندکارێکی زانکۆ لە شوێنی خۆیەوە ئەندێشە وەکو دەستگایەکی بەرپرس کە ئیشەکە لە بوارەکە وەکو لە شوێنی خۆیەوە ڕۆژنامەنووسان وەکو لە شوێنی خۆیانەوە میدیا لە شوێنی خۆیەوە ڕێکخراوەکان لە شوێنی ئەبێ ئێمە هەمومان هەوڵ بین هێدی
کولتوری خوێندنەوە دابەزێنین بۆ ناو کۆمەڵگە ئێستا نخبەیەکی خوێنێتەوە خەڵکێکی خوێنێتەوە بەس ئەبێ وردە ئێمە کتێبخانە بەرینە ماڵەکانەوە کە ئێمە توانیمانە ئەندێشە توانیوێتی ئەمە بکە توانیوێتی تا ڕادێکی زۆر خوێندنەوە بکە بە مۆد لە ناو گەنجانیان ئێستا زۆر جار گەنجان بێکەوە پرسیارەکەن کە نەخوێنەوە بە شتێکی عیبە تێگەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەندێشە کاریگەریکی زۆر باشی کردووە لە دووسەر دروستکردنی خوێنەر بۆ نمونە ئێمە دوێنێ شەو پۆستێک دانرا بوو کە بەچی ئەندێشەت ناسی لە چ ڕێگەیەک ئەندێشەت ناسی 180 لە فەیسبوک کەواتە بژی فەیسبوک ئیشێکی زۆر باشی کردووە ئەتوانی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەتوانی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگەر بتەوێ باش بەکاربێنی ئەتوانی خراپش بۆ ئێوە زۆر باشە لەبەر ڕێکلامێکی زۆر گەورەتان بۆکە و زیاترتان ناسێنێ کاک زرنگ پرسیاری کرد ئەڵێت ناوەند زۆری بۆ بڵاوکردنەوەی کتێب سەر لە شێوان ئەنێتەوە بوو خوێنەر تاتن لەگەڵ ئەزانی چۆنە لە دنیاە ئەزانی خوێن کتێب بوارێکی زۆر فراوانە بە ملیار کتێب هەیە لە دنیاە بە هەزاران جۆر هەیە بە هەزاران حەقل هەیە تۆ ناتوانانی لە حەقلێکە ئیشک ئێمە مەسەلەن بۆ نمونە ناوەندی ڕۆشنبیری و هونەری ئەندێشە وەکو دەستگای چاپ تەبان ئەندێشە چەترێکە کۆمەڵی بەشی تایە یەکێک لە بەشەکان کتێبخانەیە کە زۆر بپرسیارەکان بۆ کتێبخانە بوو بەس وەکو ناوەندی چاپەکەی لە سێ بوارە ئیشەکە لە ئەدەبیاتە ئیشەکە لە فەلسفە ئیشەکە لە مێژوە ئیشەکە ئیترمە ناتوانین لە جوگرافیا ئیشکن لە فیزیای ئیشکن لە کیمیا ئیشکن لەبەرەوەی پسپۆڕیەتی ئێمە نییە ئەنە کتێبێکی فیزیان بۆ بێنن نەخۆم هیچی لێزانم نە ئەشزانم بیەم بکێ هەڵی سنگێنێکە بزانم کتێب باشە بەڵام ئەمە توانین فەلسفە و ڕۆمان و مێژوو هەڵسەنگێنین بۆیە ئەبێ دەستگاکان هەتا زۆر بنکەمە هەتا زۆر بنکەمە مەسە بۆ ئەبێ سەردەم هەبێ ئەبێ جەمالایفان هەبێ ئەبێ زۆری تر هەبن و هەر یەکی لە بوارێکە ئیشکە بۆ بتوانین پێکەوە ئەمە یەکی چمکێکی هەڵبگرین ئەندێشە ناتوانێت بەتوانیا هەمووی هەڵگرێت بەڵێ کاکەژار کاک زرنگ هەر پرسیارێکی تری هەبووڵێ نابینان ناتوانن بخوێنەوە بەڵام ڕێکخراو هەیە کە هاوکاریانە بۆ یو کتێبانە بخەنە سەر سیدی خاتوونێکیش بە هەمان شۆر پرسیارێ کرد هەردووکیان بکەی بە یەک و وەڵامیان بیتەوە وەکو ڕێکخراوک و ناوەندەکەتان چیتان کردو بۆ هاوکاری چەند پێشتریش پرسیارمان باسی ئەمەمان کرد بەڕاستی ئێمە ئەندێشەش شوێنێکی بچووکە یعنی ئەو توانە مادی نییە کە بیەوێت هەموو بوارێکە دەستی بۆ باوێژە پرشی بکاتەوە بن بتوانە ئێمە هەوڵێکمانە بەس مخابن لە ناو خۆیانە ڕێنەکەوتن ئێمە لە هەوڵەکە خۆمان پەشیمان بووینەوە بەس ئەکرێت ئەو ڕێکخراوانەی کە هەیە و ئیشان بۆ کات ئەتوانن لە سەرمایه‌دارەکان دەعم وەرگرن ئێمە وەکو ئەندێشە لێرەوە توانم بڵێم من هەموو کتێبەکانیان بە دیاریە دەمێ بۆ بیخوێننەوە یانە ئەمە بۆوە پارەی هیچ نەبێت کتێبکڕینیان لە کۆڵ بێتەوە دەستەکان خۆش بە سپاس کاکەژار کاک خالیدیە مەلای تۆ کاک زرنگ پرسیاری کرد لەسەر زۆری تۆڕە کۆمەڵایەتیەکان خاتونێکی تریش بە هەمان شێوە پرسیاری کرد لەسەر تۆڕی کۆمەڵایەتیەکان بەڵێ بە هەمان شێوە پرسیار یەکەمەوەی کاک زرنگ بەڵێ من لەگەڵتان کاریگەریکی زۆری هەبووە یعنی فەیسبوک تا چەندێ مثلن کاریگەری ئیجابی هەیە ئەوەنش کاریگەری سلبی هەیە لە ژیانی ئێمە پۆزی نێگەتیڤانەی هەیە یەکێک لەو من ئەزمونێکی خۆمت پێڵێم کاک زرنگ کاتێک مثلەن وەک نووسەرێک مثلەن کۆمنتێکی بچووک لە ڕستەیەکە دوو ڕستەیەکە بڵاوەکەمەوە لەسەر فەیسبوک سیرەکەم نیقاشێکی زۆر دروستەکات بۆ چونکە زۆر بە پەلای خوێنێتەوە بەڵام کاتێک مثلەن لەم ڕۆژانەی ڕابردووە من مقالێکی دوور و درێژم نووسی بوو لەسەر حەویجە چۆن دروست بووە ئەساسەن باشە وتارێکی دوو لاپەڕەی بوو مێژووی حەویجە کە ئاو دروستی کردووە و کە پرۆژەی ئاودێری حەویجە دروستی کردووە ئەم وتارە وتارێکی دوور درێژ بوو بڕات هەبێ چەند لایک و کۆمنتێک و تەواوی تر نییە لە یەکسەر کوژایەوە بەڵام لە هەمان کاتە شتێکی بچووکدا ئەم ڕۆژ دنیا وایە ئەمە تەنها فەیسبوک نییە ئەم ڕۆزیە زۆرترینی ئەو کتێبانەی کە ئەفرۆشتێن بەڕاستی ئێستا خەڵک توانای ئەوەی نەماوە دانشێت مثلا کتێب مدن الملحی یان با بڵێن ئەرد سەوادی عەبدوڕەحمان مونیف کە چەند سێ و چوار بەشێک کە دانشێ من سێ مانگ تەرخان کەم بۆ ڕۆمانێک ئەمڕۆ زیاتر کاتێوەیە من ڕۆمانەکە پوخت بێت و هەروەها کورت بێ بۆ ئەوەی لەگەڵ زەمەنی منا بگونجێت و بخوێنمەوە بە دڵنیایەوە کاریگەرێکی زۆری هەیە بە نسبەتی پرسیارەکەی خاتونەوە بەڵێ بەڕاستی دەستگای جەمال عیرفان من خۆم یەکێکم لەو نووسرانەی دوو کتێبم کە یەکێکیان بە زمانی عەرەبی بووە ئەوی تریان بە زمانی کوردی بووە دەستگای جەمال عیرفان بەبێ بەرامبەر بڵاوی کردووەتەوە بڵاو دابەشی کردووەمە جێگەی دەستخۆشیە و جێگای یعنی شانازیە کە تۆ دەستگایەک هەبێ خۆی بە بڕیاری خۆی ئەڵێ من کتێبەکان نافرۆشم من بەم شێوەیە یان داهاتەکەی دیاریەکەم بەڵێ یەک شتی تر هەبوو شارەخان ویسم ئاماژەی پێبم ئەو ژەوە بەڕاستی ئەزمونێکە حەق نییە بەسەرمانە تێپەڕ بێ کاک فەرێدون بە داخەوە کە لە فەڕەنسا گەڕایەوە من ناوی باوکیم لە بیر چوو لەم کاتەیە ئایتر زاکیرەیە
کاک فەریدون سنتەرێکی هەبوو بۆ تۆمارکردنی کتێبی دەنگی ئۆدیۆ بوکس کە ئەوانە تەنها بۆ نابینایان بوو بەڵام بەداخەوە سنتەرەکەی داخست بۆ چونکە هیچ یعنی یارمەتیەک نەبوو بڵێن ئەو سنتەرە بەردەوام بێ لە خوێندنەوە و لە تۆمارکردنی کتێبە هیوادارم ئەو سنتەرە بگەڕێتەوە و کاک فەریدون خۆشی یعنی ئینسانێکی خوێنەر و ڕۆشنبیر و خۆی نابینایە خۆی ئەزمونێکی باشی هەیە لەو بوارەیە هیوادارم ئەزمونەکەی دیسانەوە بگەڕێتەوە و کارەکەی خۆی بەردەوام هیوادارین دەستەکانە خۆش بێ کاکە ژار خاتونێکی تر پرسیاری هەبوو بەڵام لە پێشەکی پرۆگرامەکە وەڵامتیا بووە کە ئاستی فرۆشتنی کتێب دانرێ بۆ پێوەرێ بۆ کەسی خوێنەر بێگومان وتێت 1000 کتێبە چی لێ ئەفرۆشتێت ئەگەر نەشمێرێکی باش کڕینی کتێب هەیە بەسە بۆ نمونە خۆی معدلی جیهانی هەموو کتێبێ 5 دەسەکات بەسە تۆ کتێبێک لە ماڵەوە یەک کەسی ئەیبات مثلا باوکەی کڕێت کچێکی کڕێت کوڕێکی کڕێت ئەیباتەوە ماڵەوە خوشکەکەی بەکاری هێنێ براکەی بەکارێنە دایکی بەکاری هێنێ یانە کۆمەڵە کەسی تر بەکاری هێنن کە لە ناو دنیای بزنسی کتێبە دیارنی نەمانە یان دنیای کڕین کتێبی بۆیە خوێنەر زۆر زیاترە لەو ڕێژە کتێبەی کە چاپەکرێت و بۆ دەرئەنجامەکەش ئەڵێ دەرئەنجامەکەی چۆن دەرەکەوێ پێشتر وەڵامەدیا بووە کە مەرجنی هەموو خوێنەری نوخ ببێت دەسەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونی هەرسێکتان سپاس بۆ میوانانی ئامادەبووی ئەمجاری وەرزیان ئارتی 2 پرۆگرامی ئەمجارەمان پێشکەش کردن سپاردەی خوابن